چۆن سەرکەوتوو بین لە دۆزینەوەی کاردا لەم وێبنارەدا ڕێنمایی تەواو دەدرێت سەبارەت بە دروستکردنی سیڤیەکی کاریگەر، فێربوونی چۆنیەتی نووسینی سیڤیەکی سەرڕاکێش، چۆن خۆمان لە کاندیدەکانی تر جیا بکەینەوە، ڕاهێنان و تەکنیکەکانی وەڵامدانەوە، زمانی جەستە و شێوازی خۆپێشکەشکردن، متمانە بەخۆبوون و کۆنتڕۆڵی دڵ ڕاوکێت کە هەر یەکێک لەم خاڵانە یەک هەنگاو ئەدباتە پێشەوە بۆ دەستکەوتنی کارێک. بۆچی سیڤی کاریگەر گرنگە؟ من لە ئەزمموی خۆماوەی کە ئەوەک عەرزم کردن چەند کەسی شارەزان بینیوە تەنها لەبەر نەبوونی سیڤیەکی کاریگەر دەرفەتی کاری باشیان لەدەستداوە. وەک عەرزم کردن دووبارە توێژینەوەکان دەریان خستووە، ئەمە ئامارە ئەتوانن سێرچی بۆ بکەن. بەڕێوەبەرانی دامەزراندن تەنها 7 بۆ 8 چرکە بۆ هەر سیڤیەک تەرخان دەکەن لە یەکەم پێداچوونەوەدا. مانای وایە سیڤیەکە دەبێت لە چەند چرگەیەکدا سەرنجیان ڕابکێشێت. جیاوازی کەسانی سەرکەوتوو لەگەڵ کەسانی ئاساییە چییە؟ ئەوەی کەسانی سەرکەوتوو جیا دەکاتەوە تەنها زانیاری شارەزاییان نییە، بەڵکو توانایانە لە خۆپێشکەشکردن بە شێوەیەکی کاریگەر. یعنی ئەو کەسانەی کە سەرکەوتون ئەتوانن بە شێوەیەکی کاریگەر خۆی پێشکەش بکات. هاوکات سیڤی و چاوپێکەوتن دوو ئامڕازی سەرەکین بۆ ئەم خۆپێشکەشکردن. یعنی کەواتە تۆ هەنگاوی یەکەم پێویستەکە سیڤیەکی جوان و سەرنجڕاکێش و کاریگەر دەبێت، دووەم بۆ چاوپێکەوتن خۆتت ئامادە کرد بێت، ئەم دوانە هاوکارن بۆی کە تۆ بتوانی بە شێوازێکی زۆر کاریگەر خۆت پێشکەش بکەیت. یعنی کە ئەڵێن خۆ پێشکەشکردن مانای ئەوەیە کە خۆت بناسیێنیت. هاوڕێیانی بەڕێزم، ئامانجی دوایی وێبنارەکەمان چییە؟ ئێوە ئەبێ گەیشتبێتن بەم خاڵانە هەموو هەنگاوەکانی دروستکردنی سیڤیەکی سەرنجاکێش بزانن، خۆتان ببنە ئەو کەسێک کە ئەتوانن سیڤیەکی سەرنجاکێش دروستکەن. دووەم، فێری ئامادەکاری تەواو ببن بۆ چاوپێکەوتن. سێم، بتوانن خۆتان بە شێوەیەک پێشکەش بکەن کە لە یادی خاوەنکارەکاندا بمێنێتەوە. نەک 6 نەفەر 10 نەفەر چاوپێکەوتن ئەکرێت دوایی تۆ ئەو کەسە نیت کە لە یادیانە ئەمێنێتەوە. نە، ئەبێ شتانێکە دووت بێت کە لە یادیانە بمێنێتەوە. و خاڵی کۆتایی زانیاریتان هەبێت سەبارەت بۆ خزمەتگوزاریانەی کە بێ بەرامبەر من لە کۆتایی لایڤەکە یا پێشکەشی جەناتان یەکەم ئینشاءڵڵا. یعنی لە کۆتایی ئەم لایڤەیە 5 خزمەتگوزارین داناوە بۆ خزمەت جەنابتان بێ بەرامبەریش نییە بەڕاستیەکەی لە کۆتاییە بێ دوعای خێرمان بۆ بکەن ئینشاءڵڵا. هاوڕێیان، سیڤی چییە؟ سیڤی کورکراوەی کریکۆڵم ڤایتیە، یعنی منهەجی ژیان، یعنی ڕێبەری ژیان، یعنی ئەکرێ بڵێ زانیاری کەسی، کۆمەڵێک دەستەواژە، کۆمەڵێک مرادیف، یعنی هاواتای تری هەیە لە زمانی کوردیە. سیڤی بناغەیەکی سەرەکی پەیوەندی نێوان کارخواز و خاوەنکارە. یعنی یەکەم بناغە، یەکەم هەنگاو بۆ دروستکردنی بناغەیەک بۆ پەیوەندی نێوان کارخواز لەگەڵ خاوەنکار. ئەم زانیاریانە ڕۆڵێکی بنەڕەتی لە ناساندنی توانا و شارەزایەکان دەگەڕن لە بازاڕی کاردا. یعنی ئەم زانیاریانەی کە لەناو سیڤیان نووسیوتە ڕۆڵێکی بنەڕەتی ئەبینن لە ناساندنی چییە؟ توانا و شارەزایەکانت. لە ڕێگەی سیڤیەوە دەتوانیت وێنەیەکی پوخت و پیشەیی خۆت پێشکەش بکەیت. وێنەیەکی پوخت و پیشەیی. بۆچی سیڤی کاریگەر گرنگە؟ چونکە سیڤی یەکسانە بە دەروازەی سەرەکی بۆ دەستکەوتنی هەلی کار. دەروازەی سەرەکیە، ناڵێن تاکە دەروازەی سەرەکیە بۆ دەستکەوتنی هەلی کار. دووبارە یەکەینەوە چاوپێکەوتنکارەکان تەنها 7 بۆ 8 چرکە بۆ هەر سیڤیەک تەرخان دەکەن. بۆچی سیڤی کاریگەر گرنگە؟ چونکە تۆ لە کۆمەڵی کەسانی دیکە جیا ئاکاتەوە. هاوڕێیان، ئەچینە سەر بەشی ئەوەی کە جۆرەکانی سیڤی چۆن. ئێمە 8 جۆر سیڤیمان هەیە هاوڕێیان. ببوور 8 جۆر سیڤیمان هەیە. هەر جۆرێک لە سیڤی بۆ بابەتێک بەکاردێت. ئێستا وردە ئەگەینە سەر ئەو خاڵی کە وەڵامی ئەو پرسیارەت ئەدرێتەوە بۆچی سیڤی کاریگەری نییە. وەڵا بەز واستەیە و وەڵا نەوەڵا سیڤی هەر سەیر ناکرێت و ئەسڵ ئەساسی نییە. نە هاوڕێ، وەرێکم جا وەرڕۆ بۆ خۆت، بۆ چارەسەرکردنەکە وەرڕۆ بۆ خۆت.
یەکەم هەنگاوت هەڵات هەڵگرتووە ئاراستەکە بەرەهەڵە ئەو بات با ئێمە یەکەم جار بێن جۆری سیڤیەکان دیاری بکەین جۆری سیڤیەکان و دوای بزانین هەر سیڤیەک بۆ چ بەشێک بۆ چ جۆرێکی ئیش بۆ چ جۆرە هەلەکارێک ئەگونجێت سیڤیەکمان هەیە پێوترێت سیڤی کرۆنۆلۆجی یعنی ڕیزکراو بە پێی کات یعنی چی ئەمە باوترین جۆری سیڤیە هاوڕێن ئەو سیڤیەیە کە مێژووی کارەکانت لە نوێترینەوە بۆ کۆنترین تیان نووسراوە تەوان دواتر بە وێنە ئەهێنمە سەر شاشەکە بزەبەت ئەمە سەی دەکەین لە نوێترینەوە بۆ کۆنترین لە کۆتا کارت کامە بووە ئەوە لە یەکەم کارە ئەینووسیت ئەمە ئەزمموی کارەکانمە ئەمە یەک پێش ئەوە چی بۆ دوای ئەوە ئەینووسی یعنی پێش ئەو کارە چیت کردووە ئەنجا لە سیڤیەکە لە دوای ئەمەوە ئەینووسی وردەوە دەبەرە خوارەوە کەی ئەم جۆرە سیڤیە بەکاربهێنین کاتێک ئەزمموی باشە دەهەیە و هیچ بۆشاییەک لە کارەکەتان نییە یعنی هیچ بۆشاییەک نییە لە ژیانی تۆیە کە کارت نەکرده بێت یا بە نمونە بەلایانی کەمەوە 5 بۆ 8 ساڵ بۆ 10 ساڵ بەردەوام بوویت لە کارکردن ئەم سیڤیە بۆ تۆ زۆر باشە باشیەکانی ئەم سیڤیە چییە گونجاوە بۆ سیستەمی ATS ATS چییە ATS دواتر ئینشاڵڵا لە دوای ئەم سلایدە بە جوانیە چینە لای و ڕوونکردنەوەی تاوا بکەن و ئاسانە بۆ خوێندنەوە و زۆر کەس پێی ئاسنان گەشەی پیشەی نیشان دەدات یعنی تۆ نیشانی تۆدا یا تۆ نیشانی بەرامبەرەکەدا کە لە ڕووی پیشەیە چەندێک پێشکەوتویت بۆ نمونە ئەگەر 5 ساڵ لە یەک بوار کار دەکەیت و هیچ کێشەیەکت نییە بە نمونە ئەحمەد کە مامۆستایە 8 ساڵ لە مامۆستایی دەکات لە قوتابخانەیەکەوە بۆ یەکێکی تر گواستراوەتەوە هیچ ماوەیەکی بێکاریشی نەبوو ئەم جۆرە سیڤیە بۆ ئەم جۆرە کەسانە باشە پرسیارێکمان هەیە سیستمی ATS چی بوو ئێستا لەسەر وتم ئەم سیڤیە گونجاوە بۆ سیستمی ATS ئەپلیکانت ترێکینگ سیستەم یان سیستمی بەدەداچوون بۆ داواکاران پرۆگرامێکە ATS پرۆگرامێکە کە کۆمپانیا و دامەزراوەکان بەکاری دەهێنن بۆ چی بەکاری هێنن بۆ خوێندنەوەی خۆکاری سیڤی یعنی سیڤیەکانی ئەدرێتێ بە شێوەیەکی خۆکار دەق و زانیاریەکانی ناو سیڤەکان دەخوێنێتەوە لە دوایەوە کە خوێندیەوە پۆلێن نیشانەکات پۆلێنیانەکە بە پێی چی ئێمە کاتێک هەر هەلی کارێک عەرزەکرێ لە ناو هەلی کارەکەیە شتێکمان هەیە پێوترێت جۆب دیسکریپشن یعنی وەسفی کارەکە وەسفی کارەکە تۆ لە ناو سیڤیەکەتا هاتووی باسی ئەزمموی کارکردنی پێشووتری خۆت و بڕوانامەکانت و دەستکەوتەکانت هەموو ئەم بابەتانەی کە هەتە و سکیڵەکانت هەمووی نووسیودا ئەم ATS ئەم پرۆگرامە سیڤیەکەی تۆ خوێنێتەوە بزانێت کامیان لەگەڵ وەسفی کارەکەیە بۆ پۆزیشنەکە گونجاوە ئەوانەیان پۆلێنەکان لە دوای پۆلێنکردنەکە یعنی کەواتەوە لە 500ەوە کردیەوە بە 50 لە 50 دانەوە ئەو کاتە هەڵبژاردننی سەرەتایی دەکات ئەو داواکارانە دیاری دەکات کە زۆرترین گونجاویان هەیە لەگەڵ پێویستەکانی پۆستەکە یعنی ڕەنگە لە 50 بێکاتەوە 25 یعنی تەواو چڕێکاتەوە بۆ لەبەرەوەی ئەو کەسانی کە چاوپێکەوتنکارن ناتوانن ئەو هەموو کاتە دابنن ATS ئەمەیان بۆ کات و دوای ئەوە کاتە کە هەڵبژاردنەکەی کردی بە 25 دانە خاڵیشان داتێت هەنێک لە سیستەمەکان ئەتوانن خاڵیش بدەن عین چۆن یعنی ئەڵێ لەم 25 ئەمەیان باشترینیانە ئەوە دوایەوە بە پێی ڕیزمەندی بە پێی باشەکە ڕیزیانەکات پرسیارێک دروستە بێت ئێستا ئەویش چییە بۆچی گرنگە من CV لەگەڵ ATS بگونجێنم لەبەرەوەی نزیکەی لە 175 بۆ 90 کۆمپانیاکان کۆمپانیا گەورەکان سیستمی ATS بەکاردێنن ئەگەر سیڤەکە لەگەڵ ئەم سیستەمە نەگونجێت لەوانەیە هەر لە قۆناغی سەرەتاییدا ڕەت بکەیتەوە پێشەوە بگات دەسی بە پرسانی دامەزراندن ئاگادار بن سیستمی ATS کەس ناناسێت لەسەر بنەمای شایستەی و شیاوی کانی هەڵبژێرێت زۆر باشە ئەی من چۆن سیڤیەک ئامادە بکەم بۆ ئەوەی کە ATS قبوڵی بکات و بیخوێنێتەوە زۆر بە سادەیی پێش هەموو شتێک پێویستەکات سیڤیەکەت بە PDF یان بە فایلێکی وۆرد ئامادە کرابێت لەبەری ATS ئەم دوو جۆرە
لە فایل ئەخوێنێتەوە. یەکێکتر لە بابەتەکان کە ئەمە یەکێک لە قولاپەکان وشەی کلیلی گونجاو بەکاربێنە لە ناو سیڤیەکەتە. بەکارهێنانی هەمان وشە کلیلەکان کە لە کیوەردی ینی ڕاگەاندنی کارەکە هاتووە. عەرزم کردن ئێمە لە ناو هەر هەلیکارێکە شتێکمانەیە پێوتێ جۆب دیسکریپشن لە خوارەوە باس کراوە کە وەسفی کاریەکەیە. تۆ وەرە سیڤیەکەت بەو شێوازە داڕێژەرەوە، کۆمەڵێک کلیلە وشە لە ناو ئەو جۆب دیسکریپشنەیە وەسفی کاریەکەیە بێنە بیخە ناو سیڤیەکەتەوە. کاتە ATS ئەگەڕێ بە پێی کلیلە وشەکان لە ناو سیڤیەکەی تۆیە هەیە و سێرەکە مطابقە هاوتایە لەگەڵ جۆب دیسکریپشنەکەیە، بۆ یەکان ئەمەی تۆ یەکێکە بێت لە هەڵبژاردەکە. زۆر باشە. هەوڵدە سیڤیەکەت زۆر سادە بێت، دیزایانی ئاڵۆز و فۆنتی زۆر جیاوازی ناستاندارد و ئیتر تابلۆ و ڕەنگا و ڕەنگ و گرافیک دیزایانی زۆری تا بەکار هاتبێت و وێنەی زۆر ئەمانە لی دوورکەوەرەوە سادە. و یەکێکتر لە خاڵەکان ئەوەیە بەکارهێنانی ناویشان بەکارهێنانی ڕێخستنی زانیاریەکان، ئەویش بەکارهێنانی ناویشانی ڕوون بەشبەندی یعنی بەشبەشی بکە هەمووی بەسەر یەکەوە ئەم سەر بۆ سەرمە ڕۆسپەیسێکی نەدەیتێت، یعنی بەشبەندی باش بکە بۆ زانیاریەکان. و لە کاتی وەسفکردنا بەشبەش بە بەکارهێنانی خاڵبەندی و ڕستەی کورت بۆ باسکردنی ئەزمون و کارامەیەکانت. دوایەوە ئاگادار بن، دوایەوە باسی سیڤیەکەم سیڤیەکەن مەسەر شاشە هەموو ئەم مەوزوعانێتە دووبارە ئەکەینەوە. جۆرێکترمان لە سیڤی هەیە هاوڕێیە، سیڤی کارامەییە کە جەخت دەسەر تواناکان ئەکاتەوە، فاکشنال سیڤی پێوترێت. ئەو سیڤیە کە زیاتر باز لە توانەکان دەکات نەک مێژووی کارت. تۆ چ توانایەکت هەیە، کەی بەکاری بهێنین؟ کاتێک نوێ دەست بەکارەکەیت، کاتێک کەسێک سەرەتای چوونە ناو ژیانی ینی ژیانی پیشەیی و کارکردنێتی ئەزمونێکی کارکردنی زۆری نییە، بەس کۆمەڵێک توانای هەیە. ئەم کەسە چی بکە؟ ئەبێ بێت ئەم سیڤیە بۆ خۆی دروست بکات. ئەهەن کاتێک گەنووسێ ئەبێ ئەزمونی هەبێ تۆش دنیا لێ دێتەوە یەک ئەخی خۆ من ئەزمونم نییە ئەمین چی بکەم؟ ئەم سیڤیە بۆ تۆیە، ئەم سیڤیە بۆ تۆیە. وابزانم شاشەکە لای جەناب شتان نەما. نەوەڵام مامۆستا نەما. ئێستا باوانە زۆر زۆر باش. باش. کەواتە مەزانیمان ئەم سیڤیان بۆ چی و بۆ کەی بەکاردێت. باشەکانی چی ئەمیش ئەوەیە کە بۆ سیستمی ATS گونجاوە توانەکانت لە پێشەوەیە، لایەنە باشەکانە دەرەخە، مێژووی کەم کارکردنت ئەشارێتەوە. هەنی خەڵکی ئەزمونی نییە، مێژوەکەت ئەشارێتەوە، مێژووی کەم کارکردن. ئەمە یەکێک لە خەلەلەکان، بەس ئەمە ئەو خەلە بۆ تۆ پڕەکاتەوە، ئەم فراغە بۆ تۆ چاکەکات. بنمونە ئەگەر لە تازە لە زانکۆ دەرچوویت یان 2 ساڵە کار یان 2 ساڵە کار ناکەی بنمونە هەم ماوەیەک لە کار دابڕاویت، بنمونە خاتوسارەمان هەیە تازە دەرچووە لە دەرچووی کۆمپیوتەرە، هیچ ئەزمونێکی کاری نییە، بەڵام فێری پرۆگرام سازی بووە یان پرۆژەی کۆتایی خوێندنی هەیە، بنمونە بەحسی کۆتایی خوێندنەکەی شتێکی زۆر باشی کردووە، پێویستەوە فەراغی کۆمەڵێک لە شەریکاتە. ئەم کەسە ئەتوانێت ئەم جۆرە سیڤی بۆ خۆی بنووسێت. جۆری سێمان هەیە لە سیڤی، کۆمبینیشنی پێوترێت. ئەم جۆرەیان تێکەڵە، ئەتوانین چی بکەین؟ ئەم جۆرە هەردوو جۆرەکەی سەرەوەی تیایە، هەم ئەزمونەکانت دەستکەوت و تواناکانت هەمیش مێژووی کارکردنی تیایە. کاتێک ئەزمونت هەیە بەڵام دەتەوێت تواناکانیشت بەڕوونی پیشان بدەین، هەردووکیان هەرنیشان بدەین، ئەم سیڤیە بۆ تۆ زۆر باشە. دووبارە ئەمیش هەر بۆ سیستمی ATS گونجاوە، هاوسەنگ و تەواوە، یعنی لە هەردوو بوارەکەیە تۆ نیشان نەدات، هەم تواناکان و هەم ئەزمون نیشان نەدات. ئەگەر ئەزمونت هەیە بەڵام بە پۆستێکی جیاواز خۆت کاندی دەکەیت، باشە، ئەمە ئەکرێ ئەم جۆرە سیڤیە بەکاربێنین. بنمونە کاکامان هەیە فرۆشیارە، دەیەوێت بێتە بەڕێوەبەر،
ئەزمموی هەیە بەڵام دەتوانێت ینی دەیەوێت توانەکانی بەڕێبەری بخاتە بوو وازە حەبابەتەکە چۆنە زۆر باشە. جۆری چوارەم بەسەری چون بەسەر لەبەری پێویستەکە ئیسفادە لە کاتەکەمان بکەین CV ئەکادیمیە تایبەتە بە خوێندکاران و توێژەران زۆر درێژە کاتێک دەتەوێت مامۆستابی یان لە زانکۆ کار بکەیت یان توێژینەوە بکەیت باشیەکانی چییە؟ وردەکاری زۆرە بابەتە زانستیەکان نیشانەدات پرۆفایلی زانستی ئاشکرا ئاکات ئەگەر ماستەر یان دکتۆرات هێناوە دەتەوێت لە پەیمانگای کار بکەیت ئەمە بۆ تۆ باشە. پرۆفایلی CV پرۆفایلی ئەنجامدانەیە هەوڕێیان ئەچم بەسەر ئەم چوارجۆرەی تریانە دواتر هەوڵەدەم فایلەکەتان هەر بۆ دابنێم لەبەرەوەی کە ڕوونکردنەوەی تەواو نووسیوەتیایە دەبێ ئەمێ ئیسفادە لە کاتەکەمان بکەین ئەو چوارجۆرەی سەرەتا چوارجۆرەی زۆر سەرکەوتوو بوون ینی زۆر دیارن بەتایبەتی سێدانەکەی سەرەتا باوترین جۆری CVەکانن بەڵام لێرە ئەمەوێت ئەوەتان پێ بڵێم سەرەتا کام جۆر هەڵبژێریت ئەگەر سەرەتای دەستپێکردن تا CV کارامەیی ئەوەی کە ئازم کرد ئەگەر ئەزمونت هەیە CV کۆرۆنۆلۆجی هەڵبژێرە ئەوەی یەکەم دانەیە ئەگەر پیشەکە دەگۆڕیت CV تێکەڵ هەڵبژێرە کۆمبینیشن ئەگەر خوێنکە CV ئەکادیمی هەڵبژێرە زۆر باش ئێستا چینە سەر پێکهاتەی CV نمونەیی یعنی CVێکی نمونەیی لە چی پێکهاتووە هاوڕانی بەڕێزم CVێکی نمونەیی سەرەتا بێ ناو و پەیوەندی و ئیمەیلی تیاە لە دوای ئەم سلایدەوە ئینشاڵڵا بزەبێت ئەو سلایدە هێن بەسەر شاشە بە ئەمە ڕوونکەمەوە لینکیدینی تیابێت بۆ کەسە ڕسمیەکان زەرورە لە دوای ئەوە ئەزمموی کاری work experience ئەو پۆستانی پێشتر هەبووە لە چ کۆمپانیەکە بەروارەکانی دەستکەوتەکانت لەو پۆستەیە چی بووە هاوڕیان ئەگەدار بە ئێستا بەڕێوەبەرانی دامەزراندن ئەزمموونێکی زۆر باشیان هەیە و چاوکراوترن لە جاران چۆن ئەگەر بیت بڵێیت ئەزمموی 20 ساڵم هەیە دوای ئەوە سەیری دەستکەوتەکان دەکەن ئەگەر بێت و دەستکەوتێکی وات نەبێ جۆرە لە جۆرەکان تۆ بندیوار بی لەم پۆستەکە عەجەبەن تۆ 20 ساڵ ئەزمموت هەیە بەڵام دەستکەوتت زۆر نییە ئەی چی کردووە خۆمانەوە لە ئیشەکەمانە نییە کە تۆ کەسێکی ئێسا عەبقەریت و پرۆفشناڵی لەم بوارەیە بۆ یەکان ئەکرێت کەسێک پێشت کەوێ بە 3 ساڵ ئەزممون بە 4 دەستکەوتەوە بە 5 دەستکەوتەوە لە ماوەی ئەم 3 ساڵەیە کەسی دامەزرێنەر بیرکاتەوە پرسیاری بۆ دروستە بێ ئەڵێ باشە ئەم کەسە بە 3 ساڵ 5 دەستکەوتی هەیە بە 10 ساڵ بە 5 ساڵی تر چی ئەکا بە 10 ساڵ چی ئەکا بۆ من کەواتە ئەمەیان شایستێ ئەمەیان فرێشە وزەیەکی فرێشی پێ بۆ یەکان ئاگاداریەوە بە پۆستەکانت لە چ کۆمپانیەکە بوویت بەروارەکانی بە تایبەتی لەم پۆستەیە چ دەستکەوتێکت هەبوو ئەمە زۆر زۆر گرنگە ئەمەژێکی ترە لە چی لە قولاپەکان پێشەوە عەفو کورتێکی پیشەیمان بیرچوو کورتێکی پیشەیی 3 بۆ 4 ڕستە لەسەر ئەزممون و تواناکان ڕەحمەتی خواتان لێوێ لە پۆل یەکی سانەوێم یەکی سەرتاومەیەمتیایە پێویستەکە ئەم کورتە پیشەییە بە شێوازێک بێت کە گونجاوێت لەگەڵ پۆستەکەیە لەگەڵ هەردی کارەکەیە گونجاو بێت زۆر باشە دوایەوە بێنە خاڵی چوارەم پەروەردە بڕوانامەکانت ڕێکەوتی بەدەستهێنانیان و خەڵاتەکان ئەگەر خەڵاتێکی وەرگرت بێت دوایەوە سکیڵەکانت شارەزای تەکنیکیەکان و زمانەکان کارامەیە نەرمەکان تەمان دوو جۆر شارەزای و سکیڵمان هەیە یەکیان پێوترێ هارد سکیڵ یەکیان پێوترێ سۆفت سکیڵ کە پێویستەکات هەردووکیان بنووسین و دواتریش ئینشەڵڵا ڕوونکردنەوەی تەواو دەم خزمەتتانە بۆ ئەم بابەتە لە دوایەوە ئەگەر پرۆژەیەک یا چالاکیەکت هەبووە ئایا بە خۆبەخشی ئیشت کردووە یان چی ئەمەژە نووسێ ئاماژەدەران ئەمەژێکی ترە لە هاوڕێیان ئەمەژێکی ترە لە قولاپەکان ئەویش چییە پێوترێ ئاماژەدەران یعنی ئەو ڕفرنس ڕابێش
ئەو کەسانن کە ئەتوانرێت تەلەفۆنیان بۆ بکرێ یا پەیوەندیان پێوە بکرێ باسی تۆ یان هەواڵی تۆ لەوان بپرسێ فیدباکی تۆ لەوان بپرسێ واضحە قسەکەڵێم چی ئەوە نووسراوە لەسەر داواکاری بەردەستن ئەوە دواتر ڕوونکردنەوەی بۆ ئەمەیان زۆر مهمە پێویستەکە ئاگاداری ئەم بابەتە بن لە خۆتەوە ناوی کەس مەخەرە ناو سیڤیەکەتەوە یان مەڵێ وڵا ئەو تەلەفۆنکە بۆ مدیرەکەی پێشوم یا ئەو تەلەفۆنکە بۆ هاوکارەکەی پێشوم یا ئەو تەلەفۆنکە بۆ خاوەنکارەکەی پێشوم پێشتر بێت پێویستەکە لەگەڵ ئەو کەسە بێت پێی بڵێ کە ئاگادار بە من سیڤیم تەقدیم کردو بۆ شوێنێک و لەناو ئەوەیە لەناو سیڤیەکەیە ناونیشانی و ژمارەی جەنابتم داوە ئیجازە دەی ژمارە و ناونیشانی تۆ بدەم پەیوەندی پێوە بکەن فیدباکی من لەسەر تۆ وەربگرن واضحە بۆی کەسێک نەبێ یەکسەر دەستکا بە قسەکردن و باش و خراپێک ئەو کات یان بڵێ من ئاگادار نیم ئەمە کێ ژمارەی داوە بێ ئاگاداری ئەم بابەتە بی پێشەوەی بچینە سەر ئەم سلایدە ئەچینە لای وتمان سیڤیکی نمونەی باسێرێکی ئەم سیڤیە بکەین زۆر باش ئەمە کاک محەممەدە کاک محەممەد عەبدوڵڵا تاوان ئەمە دروستکراوە ئاگادارێن بابەتە بن سەیریکە سیڤیەکەی چۆنە پرۆفایلەکەی کە ئەڵێن کورتەیەکی پیشەیی کە پێشتر ئازم کردوتم 3 بۆ 4 دێر 5 دێر زیاتر نەبێ باشە ئەمە کەسێکە دیارە پۆستەکە پۆستی کۆمپانیایەکی تەکنۆلۆژیە ئەم پیاوە بەڕێزەش هاتووە پرۆفایلەکەی یان کورتە پیشەیەکەی بۆ شێوازە داڕشتووە کە نزیک بێت لەوەی کە ناو هەلی کارەکەیە باس کراوە بە نمونە ئەندازیاری پرۆگرام سازی و ئەزمموی 6 ساڵی هەیە باێک تۆز نزیکەمەوە لەبەرەوەی کە ئەزمموی 6 ساڵی هەیە و لەگەڵ ئەوەیە شارەزای تەواوی هەیە لە پەرەپێدانی وێب و شیکاری داتا باشە و لە زمانەکانی پرۆگرام سازی جاڤا و ئەمانە ئەزانێت تاوەکو کۆتاییەکەی بڕ دوای ئەوە لێرە ژمارە موبایل و ئیمەیل باشە و دوای ئەوە ناونیشانی تەواوی نووسیوە دواتر ئەتوانن ئەگەر وێبسایتێک هەبێت کە خۆتان یا ئەندامن تایە یان جۆرەکان چالاکیانی ئەوەی تایە یان لینکدین کە زۆر گرنگە بۆ کەسانی کە ئەکادیمین یانە پیشەییانە زیاتر چنە بابەتەکەەوە زۆر باشە سەیریکە ئەمە لێرە پەروەردە چ جۆرە خوێندنی تەواو کردووە یونیڤرسیتی ئۆف سلێمانی 2011-2015 تەواوی کردووە لە دوای ئەوە ئەنجاوکم 2015 بۆ 2017 یونیڤرسیتی ئۆف سەلاحەدین باشە ئەندازیاری پرۆگرامی تەواو کردووە زۆر باش ئەنجا دێنە سەر بابەتی وەرک ئێکسپریەنسەکەی ئەزمموی کاریەکەی سەریکە وتمان پۆستەکە چی بووە ئەزمموی کاریەکەی بەڕێوەبەری تیمی پەرەپێدان بووە باشە بەڕێوەبەری تیمی پەرەپێدان بووە لە کۆمپانیای گەشە سەیریکەن ئەمە تازەترین ئیشێکە کە کردوێتی ئەنی کۆتا ئیشی ئەمەیە 2021 لەوێ تاوکو ئێستاش لەوێ باش ئەمەش دەستکەوتەکانێتی لەوێ ئیشم کردووە و 5 ساڵە لەوێ نا یەکێک لە دەستکەوتەکانی ئەوەیەکە سەرپەرشتی تیمێکی 8 کەسی لە پەرەپێدان بۆ پێگەێنانی سیستمێکی ئۆنلاین فرۆشتن ئەمە یەکێک بۆ لە دەستکەوتەکانی سەرپەرشتی ئەم تیمەی کردووە بە نمونە یەکێکتر لە دەستکەوتەکانی باشترکردنی کارایی سیستەمەکان بە ڕێژی لە ساعات 40 ئەها سەیریکەم ژمارە و داتا ئەبێ پشتگیری قسەکانت بکات ئاگاداری ئەم بابەتە بن داتا ژمارە بە نمونە لە خاڵی کۆتاییە بەڕێوەبردننی پرۆژەی گەورە کە بەهای گشتیان گەیشتە $250,000 یعنی پرۆژەی گەورەی وا دابنێت کە ئەپلیکیشنە یا وێب دیزاینە یان سایتێکیان دروست کردووە یان پرۆگرامێکیان دروست کردووە بۆ یەکێک لە دامەزراوەکان وەرحاڵ پێ 5 دانەوە ئەم سەرپەرشتی کردوون گەیشتە 250 دەفتەر بە زمانەکەی خۆمان
يعني 250,000 عفوا 25 دفتر کە 250,000 دلار بکات. بە دوای ئەوە وتمان ئەمە تازەترین ئیشەکە ئێستایی کات تا ئێستاش بەردەوامە. پێش ئەم ئیشە چی ئیشێکی تری کردووە لە 2010 تا 2021 ئیشی چی بووە؟ پەرەپێدەری وێبسایت بووە لە کۆمپانیای داهێنان. باشە لێرە دەستکەوتەکانی بە 5 خاڵ نووسیوە بۆ شێوازە تاو کۆتاییەکەی ئەڕۆی. لێرە زمانەکانی نووسیوە ئاگاداری ئەم زمانانە بن. هەیە نووسێ ئینگلیزی very good، عەرەبی very good. کاتێ ڕۆیتەوێ زۆر جار کاتێکە چاپێکەوتنە لەگەڵاکرێت لە قوڕاڵێن یاڵا با بە عەرەبی دەستکەین بە قسەکردن. تۆش نووسێ very good. ئەگە very goodی نیعمە الله بارەکە الله پیرۆز. بەس ئەگەرنا لەوێ ئیحراجە بی بۆ یەکان هەوڵ بدە خۆت بە. ئەسڵن کە زمانەکە نازانی لە حەدێکایەکە ئەگەر لەوێ ناتوانێت قسەکەی بە عەرەبی پێەکەی هەلای بە. هەلای بە. ئەم زۆر جار ئەم خۆبوونە نقطەی بەهێز خاڵی بەهێزی تۆ لەوێ نیشانەدا زۆر جار. و ئەگەر بڕوانامەیەکتان هێنا وەکوی کە عەرزکردن ئەتوان لێرە بینووسن. ڕفرنس سەیریکە ئەمە لێرە وا دەرکەوتووە کە نووسیوێتی ناوی دوو کەسی هێناوە. من بە باشتری ئەزانم بۆ نەنووسێ بەڕاستیەکەی نەنووسێت تەنها بنووسێت ئەگەر پێویستی کرد لەسەر داواکاری بەردەستە لەسەر داواکاری بەردەستە. ئەو کەسانی کە ئەیانەوێ ڕەئیان لەسەر فیدباکی تۆ لەو کەسانە وەربگرنەوە. ئەو کاتە گەوتیان بڵێ وەڵاتی کە ئەمە چ کاتێکە کاتێکە کە ئەم شتانی سەرەوە زۆر تەواو باشە تۆیان بەدڵ بووە هاتوون قسە کراوە و لە چاپێکەوتنێت و ئەڵێن ئەم ڕفرنسە چیمان بووەکەی بێ زەحمەت تۆژە فەرمی وەڵا لە بەردەستە حازرە تان دەمێ بەڵێ بە وەرەقەیەکی جیا کە پێشتر خۆتا بردوتە لە وەرەقەیەکە ئەیان دەیتێ ناونیشان ژمارە موبایل باشە و چ پەیوەندیەکە لەگەڵ تۆیان هەبووە بەڕێوەبەری پێشوم هاوکاری پێشوم خاوەنکاری پێشوم ڕوونە بابەتەکە بەم شێوازەیە. هەل لە ئێستەیە کە لێرە دانیشتوین کە لەم سلایدەیە قسەکەین ئەمەوێت سەرسان ڕاکێشم بۆ جۆرێکتر لە CV هەمان کات ئەمەش هەر دووبارە CVەکە کە کۆمبینێشناڵە یعنی تێکەڵەکەیە سەیری کە ئەکرێت 2 لاپەڕە 3 لاپەڕە 4 لاپەڕە بێت. ئەکسپریەنسەکانی ئەزمموی کاریەکانی نووسیوە بەرەو خوار پاشە 3-4 دانەی نووسیوە زۆر باش. ئەمە نمونەیەکی CV خراتان پێ نیشان بدەم. نمونەیەکی CV خراتان پێ نیشان بدەم. ئەمە CVێکی خراپە. سەیریکە. ئەمە نمونەیەکی خراپە لە CV. با لێرە experience نووسا بێت و about نووسا بێت و ئەم شتانی هەمووی تیا بێت و professional skill نووسا بێت بەڵام خراپە. گرافیکی زۆری تایە. ئەمە شتێکی باشە. 2 لاپەڕە ڕفرنسەکان لێرە 4 دانەی نووسیوە ئەمەش هەر خراپە. ئەم جۆرە لە CV هەر خراپە ئەبێ ئێمەش ئاگاداری ئەم جۆرە CVش بین. زۆر باش. هاوڕێیانی بەڕێزم ڕێنمایە سەرەکیەکان بۆ CV سەرکەوتوو چییە؟ یەکەم شت ئاگادار بە کاتێکە قسە ئەەکەی و ئەزمونەکان دەستکەوتەکانی خۆ دەرەخەیت بە کردداری کارا قسە بکە یعنی چۆن یعنی ڕێکم خست یعنی کردم ئەنجاممدا یان وامان کرد نا ئەنجاممدا بەدەستم هێنا یان کەمم کردەوە بە نمونە تێچوەکانم کەم کردەوە فرۆشم زیاد کرد. ئاگادار بە ژمارە و داتا بەکار بهێنن بە نمونە بەڕێوەبردننی یان هۆکار بووم بۆ زیادکردنی لە 120 فرۆشتن یان فرۆشتن بە ڕێژە لە 120 زیاد کرد. یەکێک لە قولاپە زۆر بوویمەکان و ئەسلی بابەتەکە ئێمە ئەمەیە تایبەتکردن بۆ هەر پۆستێک. هاوڕێیانی بەڕێزم ئێمە جۆرێک لە خەڵکمان هەیە سیڤەکە 40 نوسخەی لێ کۆپیەکات و بسم الله توكل على الله دەسەکە بەگەڕان بۆ هەر شوێنەگەڕەوە ئەم CV دانێ بۆ هەر جۆرە پۆستێکە بێ ئەم CV خۆی دان یاخر خۆ ئەم CV جۆکەرە نابێت بەڕاستێکی ئەتەوێ وەڵام بدرێتەوە بەڵێ ئەگەر تەوێ وەڵام بدرێتەوە دەبێت زەحمەت بۆ هەر پۆستێک CVێک ئامادە بکە وەکو وتمان کە
کلیل لە وشەکانی تیابێت و پرۆفایلەکەت کەەوەی کە باسێکی خۆت کورتێکی خۆتەکەیت بە گونجاوێ لەگەڵ جۆب دیسکریپشنەکەیە بۆ پۆزیشنەکە بۆ ئەو شوێنی کە هەلی کارەکەیە بۆ پۆستەکە زۆر باش. نمونەیەکتان بۆ هێنەوە هاوڕێیەکم هەبوو لە بەغداد بە نزیکەیی تەمان بۆ چاپێکەوتنێک ڕۆشت بوو بۆ ئەوێ بۆ کارکردن لەگەڵ ئەوەشە شوقێکی گرت بوو زۆر دڵنیا بوو لە بابەتەکەی و سەرکەوتوش نەبوو لە چاپێکەوتنەکەی و تازە لەوێژ مابوویەوە پەیوەندیم هەبوو لەگەڵی هەڵ قسەمان نەکردبێتەوە بەنزیکەی 3-4 مانگێک لەوێ مابوو زۆر شوێن هەبوو کەسی بۆ ئەبرد زۆر ڕۆژێک زۆر بەتاقەت بوو کە بابەتەکەی باس کردم الحەمدولله خی گەورە منی کرد بە سەبەب کاتە سەی سیڤەکە بگرت ناتێگەیشتم ئەمە هەڵە لە خۆیەوەتی لە کۆمپانیەکانەوە نی دوایەوەی کە بەپێی ئەم ڕێنمایانە کە ئێستا لە خستم جەنابتانە عەرزم کرد سیڤەکەمان داڕشتەوە بەپێی 2 بۆ 3 پۆزیشنی جیاواز باوەڕ بفەرمونون لە دوای 1 هەفتە دواتر کە ئەم سیڤە نێرە 2 کۆمپانیا قبوڵیان کرد کە بچێتە چاپێکەوتنەوە لە دانیکشیان وەرگیرە زۆر دڵخۆش بوو بابەتەکە تۆ 4 مانگە کاتت بە فیرۆ دەیمە چی ئەم هەموو نوسخەیە دوای ژەڵێ وڵا سیڤ هیچ کاریگەری نی سیڤ هیچ کاری بەس واستەیە نەقۆڵا بەس واستەیە ئەسڵ ئەساسی نا تۆ سیڤەکەی خۆت تەواو داڕێژە بە جوانی ئەو کاتە قولاپی زۆر زۆری تیابێت با فۆکەس و تەرکیزی چاپێکەوتنەکەدان ڕاکێشێ بۆ خۆی ئەو کاتە ئەزانی کە سیڤ کاریگەری هەیە یان نە. بابەتێکی ترمان ئەویش ئەوەیە کە بە باشترین فۆنت و دیزاین بێت فۆنتێکی خوێندنەوە بە ئاسان بێت و دیزاینەکان کە بینیتان چۆنە قەبارەی گونجاو 1 بۆ 2 لاپەڕەیە ئاتان ئایدیال نمونەیی 1 لاپەڕە ئێتر بەرەو سەرەوە کێشەی نییە با بە شێوازی PDF هەمیشە نمونەت هەبێت هەڵە باوەکان کە دەبێت خۆتی لێ پارێزی لە نووسین سیڤە ئەگەدار بە زۆر زۆر مهم بە تایبەتی بۆ کەسانی ئەکادمی هەڵی ڕێنووسی و ڕێزمانی زۆر خەتەرە پێداچوونەی تەواوی بۆ بکە زانیاری زۆر منووسە تەنها ئەو زانیاریانە بنووسە کە تایبەتن بە پۆستەکە بەکارهێنانی قاڵبینە ئاساییەوە کە عەرزم کردن نەبوونی کری لە وشە کە عەرزم کردن وێنەی نەگونجاو وێنەیەک دانێت یعنی وێنەی شخصی خۆی هەشتێکی زۆر نەشازە لەگەڵ باسی ئیش و باسی پیشەی و پۆزیشنەکەیە ئەسڵن لە ئێستایا پێویست CV وێنەی پێوە بێت تکام وایە کە CVتان دروست کرد CV یەکێک لە مەرجەکانی CV ئەکادمیەوەی کە ئێستا وێنەی پێوە نەبێت بە ئاگادارم هەوڕێن یەک بابەت کە زۆر گرنگە بەلامەوە ڕاستە بڕوانامە دەتوانێت کاریگەری لەسەر دەستکەوتنی کار هەبێت بەڵام باوەڕ بفەرمونون مەرجی سەرەکی نییە ئەکرێ بۆ پۆستێک وەک پزیشکی پارێزەری ئەندازیاری ئەمە پێویستیان بڕوانامە ئەم بڕاوەتەوە با کۆتایی بم بابەتە بێنین بەڵام لە هەنێ شوێنە ئەزمموی کردەیی و شارەزایی دەتوانێت هاوتای بڕوانامە بێت ئێمە لە بڕوانامە کەم ناکەینەوە بەس ئەمەوێ ئەو کەسانشی کە بڕوانەمەیەکی دیار و ئەوتۆ گەورەیان دیە دڵیان بەخۆیان دانەمێنێت و بڕۆن تا وازدا شتێک بێن ئەسڵەن هەنێک توانای تا کەسی هەیە وەک شێوازی پەیوەندیکردنت لەگەڵ تیمەکە تا بەڕێوەبردنی کاتەکەت خۆڕاگری لە کاردا لە ژێر پەستانێکی زۆرە ئەمانە هەر هەمووی زۆر کاریگەرە بۆ دەستکەوتنی هەلی کار یان تۆڕی ناساوەکانت ئەگادار بن بزنسی سەدەی 21 ئەم وتەیەم لە مامۆستا نەزمی بەڕێز وەرگرتووە بزنسی سەدەی 21 بزنسی علاقاتە بزنسی پەیوەندیەکان هەتا ئەتوانی پەیوەندی دروست بکە بە مەبەستی ئەوەی کە لە داهاتوە تۆ پێویستت بەما ئەبێت نەگوی کە باسەکە باسی ئەوە بێت وڵاتۆ بە مەسلحەتەوە هاوڕێیەتیەکەیت نا ئەمە باسی هاوڕێتی تۆ هاوڕێتی لەگەڵاکەیت بەس ئەتوانی بە هاوڕێتەکەت زیاتر بێت ڕۆژان ئەم هاوڕێتیە ئەبێتەوە سەرچاوە بۆت و ئەتوانی سوودی لێ وەربگریت بڕوانامە دەرگا کاتەوە بەڵام سەرکەوتن لە کادا پێویستی بە تواناگەلێکی زۆر زیاتر یعنی ئەکرێ بڕوانامە دەرگایەکە لێ بکاتەوە بەڵام ئەم دەرگایە کاتێک بەکراوەی ئەمێنێتەوە ئەتوانیت بمێنیتەوە ئەوەیە کە کۆمەڵێک توانای ترت هەبێت ئەگنا زۆرن ئەوانەی کە بڕوانامی زۆر بەرزیان هەیە بەرزیانە هیچیان نەبووە بە هیچ یانتوان بڵێ شتێکی وایان دەست نەکەوتووە کارێکی وە هاوڕێیان چۆن بە دوای کاردا بگەڕین دەوروبەرەکەت
هاوڕێکانت، دایکت، باوکت، هاوڕێکانی باوکت بەو شێوازە کە ئەتوانی لیان بپرسی هیچ شتێکی نییە ئەگەر هەبوو بەو شێوازە. تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر سادەیە. تۆڕە پیشەییەکان دووبارە کۆمەڵە تۆڕ هەیە تایبەتن بۆ ئەم بابەتە. چوارەم خۆتۆمارکردن لە سنتەرەکانی دۆزینەوەی کار و سەردانکردنی ئەو ماپەڕانەی کە هەلی کار بڵاوکەنەوە. وردە وردە لە ئێستا لە کوردستان و لە سلێمانیە ئەبینین کە کۆمەڵی سنتەر هەیە دۆزینەوەی بۆ دۆزینەوەی کارە، خەڵک دەتوانێت لەوێ خۆیان ناونووس بکەن. ئەکرێ ئێستا هەنێک وەسفیان بە جوان نەڕۆشت بێت، بەڵام بە دڵنیاییەوە لە داهاتووە دنیاکە بەرەو ئانی ئاراستەکەی بەرەو ئەوەیە کە پێویست ئەکات ئیلا ئەمانە ئەبنە جێی ڕاز و نیاز و کەلێنێکی باش پڕەکەنەوە. ڕەنگە لە ئێستا کەسانێک سوء ئیسفادەیان لە مۆزوع کرد بێت. پێنجەم خولەکانی ڕاهێنان و ئامادەکردنی کارمەند. ئەمەش لە ئێستا لای ئێمە نییە، بەس نمونم بینیوە کە ئاچیتە شوێنێکەوە، پەیمانگایەکەوە، سنتەرێکەوە، ئەکادیمیایەکەوە خولی ڕاهێنانیان هەیە. کاتێک کە تۆ لەم خولا توانی دەرچی بیبێ یەکەم یا بە دووەم، پەیمانگایەک یا دامەزراوێک یا کۆمپانیایەک گرێبەستی لەگەڵ ئەم ئەکادیمیا هەیە، ئەڵێ لە کۆرسەکانی بە نمونە ژمێریایی تا هەمیشە یەکەم و دووەم و سێمەکانت من ئەمەوێ. حاڵم چی ئەگادار ئەم بابەتە بن، چاوەڕکەنەوە. ینی من ئەمەوەتان پێ بڵێم سوۆشیال میدیا کە بەکار ئێهێنن بە ئامانجە بەکاری بێن، یان بگەڕن بە دوای ئەم مەوزوعانە کە بە دڵنیاییەوە هەیە. بەشداریکردن لە پێشانگاکانی هەلی کار. ئێستا هەر لە خزمەتانە عەرزتان بکەم سبێنێ لە ئۆتێل ئایکریست پێشەنگایەکی هەلی کار هەیە. لە ماوە پێشوە لە زانکۆی ئەمریکی هەبوو، پێشتر لە ڕامادا لە ڕۆتانا هەبوو. ئەمانە هەمووی ئەکرێتەوە، کۆمپانیاکانن دامەزراوەکانن دێن لەوێ هەلی کارەکانی خۆیان عەرزەکەن، خەڵک ڕاستەخۆ لەوێ سیڤیەدا یا ڕاستەخۆ لەوێ چاپێکەوتن لەگەڵا ئەکرێ و بینیمانە خەڵکیش لەوێەوە توانێتی کار وەربگرێت. پشتگیریکردن کەسێکت لە ناو ئیشێکە بە پشتگیریەکەوە ئەڵێ من پشتگیریم کەسەکەم و دڵنیام لە بابەتە تۆ بیان لەسەر قسەی من خەمە نەبێ. ئەم کەسەکە لەوەیە لە پۆستێکی باش و بەرزایە قسەکانی ڕەواجی هەیە. هەشتم کاری خۆبەخشیمان هەیە. کاری خۆبەخشی وردە وردە ئیشەکەی و خەڵک توانێت تۆ بینی لە کاری خۆبەخشیەکەتا وردە وردە ئۆفەری کارە دەدرێتێ. نوێم گەڕانی مەیدانیمان هەیە، بەڵام بە ئامانجەوە. دەیەم سەردانیکردنی ئۆفیسی سەرەکی کۆمپانیاکان. حەزە لە چ بوارێکە ئەو کۆمپانیانە دیاری بکە و سەردانی ئۆفیس سەرەکییان بکە. زۆر باش. تا ئێرە کێ پرسیاری هەیە بە لە خزمەتیابین؟ ئەگەریش پرسیار نییە ئەچینە سەر بەشی دووەم. ئەمە تا ئێستا سیڤیەکمان ئامادە کرد و ئەم سیڤیەکی کاریگەرە و ئەکادیمیە و پیشەییە و ئەگەر تۆ بەپێی ئەم ڕێنماییانەی کە من لە خزمەتانە عەرزم کرد سیڤی تەقدیم بکەن بە دڵنیاییەوە، وەڵامدانەوەتان بۆ ڕۆژی چاپێکەوتن پێنتان پێوەکرێت. ئەگەر پرسیارمان هەیە با لە خزمەتان نابم، ئەگەر پرسیار نییە ئەچمە سەر بەشی دووەم ئامادەکاری بۆ چاپێکەوتنی کار. کاک محەممەدی بەڕێز دەستی بەرز بکرێتەوە لە خزمەتتان. کاک محەممەد زۆر باش. ئەچینە سەر بەشی دووەممان ئامادەکاری بۆ چاپێکەوتنی کار. ئەم بەشە لە سێ بەشی سەرەکی پێگاتووە. چۆن ڕاهێنان بکەین بۆ چاپێکەوتن، پرسیارە باوەکان و وەڵامدانەوەکانی، بۆ شێوازی زمانی جەستە و جوڵەمان لە کاتی چاپێکەوتنە کە ئەمانە هەر یەکێک لەوانە خاڵی خۆی و جۆرەکەن لە قولاپ. بۆچی ڕاهێنان گرنگە هاوڕێیانی بەڕێز؟ چونە چاپێکەوتن بەبێ ڕاهێنان یەکێکە لە گەورەترین هەڵەکان. بۆ سەیریکە هەر کەسێک لای خۆیەوە فێربوونی پاسکیل
بێنێتە خەیاڵی خۆیان بە نمونە شۆفێری کاتێکە فێری شۆفێری بوویت بە تایبەتی گەڕ عادیەکەی خۆمان یەکەم جارە بێ قاچت هێواش واز لەسەر کلاس دابێت دەجار ڕەنگە کوژاند بێتمانەوە لەسەرتاوە یان پاسکی لێ خوڕین بەس چۆن ئێستا ئەتوانین سەیری ئەم لاولاشکەین و چێژ وەرگین لە دەوروبەرمان و پاسکلیش لێ بخوڕین ئەسڵن خەڵکانێک پێشبڕکێی پێوەکەن ئەسڵن خەڵکانێک دەوری سلێمانی پێدەنەوە دەرچوونیان هەیە چۆن ئێستا توان مەگەر ئەوە نەبووە کە لە سەرەتاوە دەست پێ بکەن و کۆمەڵێک تەمرین بکەن کۆمەڵێک ڕاهێنان بکەن ئاگاداری ئەم بابەتە بن ڕاهێنانکردن بۆ چاوپێکەوتن لە ماڵەوە کە ئێستا تەکنیکایتان پێڵێم ڕێگوکو ئەم بابەتە وایە سەرەتا ئەلەرزی زۆر ترسی بەس کاتێکە ڕاهێنانت کرد لەوێ بابەتەکان بۆ دووبارن زۆر ئاسان ئەتوانی بەسەر ژینگەکە یازاڵ بیت ئامارێکی زۆر گرنگمان هەیە هاوڕیانی بەڕێز ئەویش ئەوەیەکە سێ جار ڕاهێنان بکە یعنی سێ جار ڕاهێنان بکە بۆ بابەتێک لە سەدا چل چانسی سەرکەوتنە زیاتر ئەبێت کێوایی سەرچاوەکانی ئەم داتایانەی ویست لە خزمەتیابم هەموویان توانم بە لینکەوە بیخەمە خزمەت جەنەبیان ئامادەکاری بۆ چاوپێکەوتنی کار سێ ڕێگەی کاریگەر بۆ شێوازەکانی ڕاهێنان ئێمە سێ شێوازمان هەیە بۆ ڕاهێنانکردن یەکەم ڕاهێنان لەگەڵ هاوڕێ یان خێزان باس لەوە ینی هاوسەرت ئەکرێ هاوسەرت بێت ئەکرێ برات بێ خوشکت بێ باوکت بێ دایکت بێ ئەکرێ یەکێک لەو کەسانە بێت هاوڕێکات یا کەسەکەی ئەندامی خێزانەکەت وەک چاوپێکەوتنکاری ساختە دانیشە بەرامبرت پێویستە زۆر بەزدی ڕۆڵەکە ببینن و دوایی فیدباکێکی ڕازگویانە بدەنەوە دواتر ڕوونکردنەوەی تەواوە دەم لەسەرەوە یان ڕاهێنان کرد لە بەردەم ئاوێنەیە سەیری جمانی جەستەی خۆت بکە کۆنتڕۆڵی خێرایی قسەکردن بکە بزانە قسە تێکەڵ ناکەی بزانە زۆر ئاساییە بەلاتەوە کەسێک ئاواوەکو خۆت بێتە بەردەست بۆ چاپێکەوتن قبولتە ئاوا ئەگەر قبول نیە چی قبول نییە لە خۆتا چارەسەریکەن کەمکردنەوەی ئەمان یعنی وەڵڵا ئەم شتانە مانای نەبوونی ئامادەیی باشە لە تۆیە بۆ یەکان هەوڵ بدە ئەمانە لە خۆتا کەم بکەرەوە سێم تۆمارکردنی ڤیدیۆ یان دەنگ بەتایبەتی ڤیدیۆ موبایلێک لە بەرامبەر خۆت دانیت دەست پێەکەیت وا بزانە پرسیارەکەت کردووە و تۆ وەڵامە دەیتەوە کاتێککە وەڵامەکاندایەوە بەو شێوازە دوایەوە سەیر دەکەیتەوە سەیری ڤیدیۆکەکەیت دەرنجامەکان بە جوانی بەراورد بکە بزانێت حاڵە چۆنە خاڵە لاوازەکانت ئاگادار بە دیاریان بکەیت و دوایەوە لە چ شتێکی خۆ ناڕازیت چارێکی کەوت چارەسەری بکە چانسی سەرکەوتن لە سەدا چل بۆ لە ساحەفتا بەرز دەبێتەوە بەچی لە ئەنجامی ڕاهێنان چوار هەڵی سەرەکی لە هەڵەباوەکانی ڕاهێنان چوار هەڵەی سەرەکی یەکەم ڕاهێنان لەگەڵ کەسی زۆر نەرم مەکە کەسێکە زۆر نەرمە لەگەڵ تا و دڵی نایە و بەخوات با نشکێتەوە و عاتەن ئەمە دایە بەڕێزەکانمان دایکە بەڕێزەکانمان بەم شێوازە دڵی نایەت نقطە زوعفەکەی خۆیت پێ بڵێت خۆتت پێ بڵێت بۆ یەکان ئاگاداری بابەتە بە لەگەڵ کەسی زۆر نەرم ڕاهێنان مەکە یەکێکتر لە خاڵەکان وەڵامەکان لەبەر مەکە ڕۆبۆتی دەدەدەت بیڵێیتەوە لە لی تێ بگە ئەنجا بیڵێ یەکێکتر لە هەڵەکان تەنها یەک جار ڕاهێنان نەکات وەڵێ تەواو هیچم نێشێتەوە مەز بێتم نەسێ چۆجار بیکەرەوە لە سێم و چوارەمان بۆ دەرەکەوێکە چ شتێکی تر هەیە و ئەمە بۆکو لێخوڕینی پاسکیلەکەی کە عەرزم کردن بە یەک جار فێربوون فێر نابی ئەبێت دوو سێ جار بکەوی یەکتر لە هەڵەکان پشت گوێخستنی زمانی جەستەیەک ئەمە زۆر هەڵەیە شێوازی دانیشتنت شێوازی سەیرکردنت شێوازی دەستگرتنت شێوازی قاچت هەموو ئەم بابەتانە حسابی لەسەر ئەکرێت زۆر باش بەشی دووەمان لە بابەتی چاوپێکەوتنی کارە پرسیارە باوەکان وەڵامدانەوەی هاوڕانی بەڕێزم لە سەدا 75 چاوپێکەوتنەکان پرسیاری هاوشێوە بەکاردێن لە سا 75یان پرسیاری هاوشێوە بەکارهێن ئەویش پرسیارە هەرە باوەکان بەم شێوازن باسێکی خۆت بکە بۆچی دەتەوێت لێرە کار بکەیت خاڵە بەهێز و لاوازەکانت چین
لە 5 ساڵ خۆت لەکوێ ئەبینیتەوە عین تۆ لەم ئیشەیە لە 5 ساڵی ترە خۆت لەکوێ ئەبینیتەوە چۆن مامەڵە لەگەڵ فشارەکەیت پرسیارە لێکە ئەڵێ من بۆچ تۆ دامەزرێن ئەدێ وەرە قەناعەتم بێ بکە بۆچ دامەزرێن من لە یەکێک لە شوێنەکانە بەم شێوازە ئەو بەڕێزێکە لە خزمەتی بووم چاپێکەوتنم کرد وتم ئێستا وابزانم تۆم دامەزراندووە بۆ بەڕێوەرێتە ژوورەوە هەڵێ ئەم کەسەت بۆچی دامەزراندووە هۆکارێکم بەرێ کە بیەم بەو بەڕێوەرەکەم بڵێ تاوەکی دەستخۆش هۆکارێکم بەرێ کە بۆچی تۆ بێ دامەزرێن پرسیاری منطقیە یەکێک لە پرسیارەکانی تر حوتم کە نەمنووسیوە لە خزمەتانە ئەویش ئەوەیە کە من ئەم پرسیارەکەم لە دوای 5 ساڵی تر لە ئیشەکە ئەوە وا بسەم تۆ وەرگرتووە الحەمدوللا دەستمان پێکردووە بە ئیشکردن لە دوای 5 ساڵی تر حاڵەتێک دروست ئەبێت هەر حاڵەتێک ئایا تۆ خۆت حەزەکەی بڕۆی ئایا ئۆفەرێکی باشتر بۆیە ئایا لە دوای 5 ساڵی تر تۆ چیت بۆ ئیشەکەی من کردووە کە ئیشەکەم لە دوای تۆ پەکی نەکەوێت ئەمە ئیتر ماهیەتی ئەو کەسەت بۆ دەرەکەوێ کە چاپێکەوتن دەکات کەواتە تۆی کارخواست ئاگادارین بە ئەگەر ئەوان ئەو پرسیاریان نەکرد تۆ وەکو نقطەیە وەکو خاڵێکی بەهێزی خۆدەم بابەتە باسکە من بە شێوازی ئیشتان بۆکەم لە دوای خۆم ئەم ئیشە بە شێوازێک وا لێ یەکەم ئەگەر لە دوای 5 ساڵی تیژ من بڕۆم ئەم ئیشە لە 100 نێت لە 90 هەر وەکو لە 100 خۆی ئەڕوات بۆ شێوازە ئیشتان و بەجێ هێڵم بە نمونە ئەگەر سوشیال میدیا سپێشیالیستیت قاڵبەکان بۆ ئامادە ئەەکەم ئیشەکە دووەکەم بە سیستماتیک راپۆرتی مانگانە هەموو فەکەم دوای من هەر کەسێک هاتە سەر ئیشەکە زۆر بە سادەیی راپۆرتەکان دێنێ لەسەر ئەم راپۆرتانەی من نتوانین دەستکاتەوە بە ئیشکردن ئەسڵان هەنێ لە ئیشەکان ڕیکۆرد دەکەم بە ڤیدیۆ لەبەرەوەی هەر کەسێک دوای من هاتە سەر ئیشەکەی من یا بیستمان کەسێک تر دروستکەین وەکو خۆم ئاسان بتوانین دروستی بکەین کۆپی لە خۆم دروست بکەین ئەمە زۆر زۆر مهمە ئەم خاڵە هاوڕێنی بەڕێزم ئێستا من باسی 4 تەکنیک بۆکەم بۆ شێوازی وەڵامدانەوە ئیتر ئەمانە تەکنیکی زۆر زۆر مهمن بۆ بەڕاستی ئەو کەسانی کە هەلی کاری باشیانە دەستداوە و سیڤێکی جوان و کاریگەریان هەیە چوونەتە ناو چاپێکەوتنێکی زۆر باشەوە ئەی بۆ لەوێ دەستیان داوە هەنەجار ئەمە هۆکارەکەی بووە چی بۆ هۆکارەکەی تەکنیکی جوابدانەوەکەیان تەکنیکێکی باش نەبووە زۆر باش تەکنیکێکمان هەیە تەکنیکێکی کورت و تایبەتە بە کارەکە یعنی چی ئەم بابەتە کاتە پرسیارە لێکەن باسی خۆت بکە و پێشتر عەزمکردن بە کورتی دەسێ بۆ 4 دێڕا بیبڕێنەرەوە زۆر درێژەی مەدەرێن باسەکە پەیوەندی بە کارە و پۆستەکەەوە هەبێت بە ژمارە و داتا پشتگیری کرابێت بە نمونە وەڵام من لە ساڵی 2014 زانکۆم تەواو کردووە و دوای ئەوە لە چەند شوێنێک ئیشم کردووە و ئەمە زۆر درێژە زۆر ینی فۆکەسی نییە ینی چۆن بە تەرکیزی کەسان ڕاناکێشێ وەڵامێکی ترمان هەیە ئەمەیە من پسپۆڕی دیجیتال مارکتینگم 5 ساڵیش ئەزمونم هەیە لە سەرەتاوە لە کۆمپانیای فڵان کارم کردووە فڵان بەرمنە ئێکس کارم کردو توانیم لە ساڵ 15 فرۆش زیاد بکەم تۆ سێریکە تۆ بۆ پۆستێکی تایبەت ڕۆشتووی بابەتی دیجیتاڵیە کەواتە بەمە دەستی پێ کردو من پسپۆڕی دیجیتال مارکتینگم باشە 5 ساڵیش ئەزمونم هەیە من لە پۆستەکە باسی فرۆش ئەم بابەتانە بێعفو لە سەرەتاوە لە فڵانە کۆمپانیا ئیشم کردووە داتا توانیم لە ساڵ 15 فرۆش زیاد بکەم دوای ئەوە لە کۆمپانیای وای بەرپرسی تیمێکی 6 کەسی بووم کە کەمپەینی سەرکەوتومان ئەنجامدا شارەزاییشم هەیە سێریکە فۆکەسە تایبەتە بە کارەکان کورتە زۆر درێژەی ناکە بە سێ دێڕ ئەم سێ دێڕ ڕەنگە لە 1 دقەیە کۆتایی پێ دەستخۆش ئەیتر وەڵاوە من لە ساڵی ئەوەوە دەستم پێ کرد و دوایەوە کە ڕاکردنەکە دروست بوو لە هەشتا پێویست ناکات تەکنیکی دووەممان هەیە ڕازگۆییەکی استراتیژی پێویست ناکات تۆ لەوێ بڵێ ئایسێک دەقە بۆسە بە تەکنیکی ڕازگۆیی استراتیژی جۆتان دەبوو نه ئەمە شتێکە لای خۆتا بێتە مەلەکە کاتە پرسیارە لێکرا خاڵ لاوازەکانت چین یەکسەر تۆ بێتەوە خەیاڵت کە ئەبێ بەم شێوازە وەڵاهی من کەسێکم زۆر گۆشەگیرم و نازانم پێویست ناکە وەرە بە هەم خاڵی لاواز باسکەین هەمیش لەسەرمان نەکەوێت چۆن خاڵێکی لاواز باز بکە کە هی خۆت بێ بەڵام با پەیوەندی بە کارەکەەوە نەبێت
تۆ هاتووی ڕۆشتی بۆ پۆستێکی ژمێریاری وەربگیرەیت لەگەڵ ئەوەشە کاتە باسی خاڵی لاواز دەکرێت وەڵڵاهی من تاقەتی ڕقەمم ماڵەوە بێ بە تایفە لە بیکاریە کۆڵ ئەمە ئۆتۆماتیکیان عنی ڕەفز خاڵێکی لاواز باس بکە با پەیوەندی بەو کارەوە نەبێت کە بۆی ڕۆشتیت پاشان باسی ئەوە بکە چۆن لەسەر چاکردنی ئیشە کردووە یا ئیشت کردووە بۆی کە ئیشەکەی کەوەی کە چاکی بکەیت ئەم بابەتە و نمونەیەکی بەڕۆپێشوونی خۆت باس بکە بە نمونە وەڵام من کەسێکی زۆر پڕگیرم و زۆر سەختگیرم لەگەڵ خۆماوە حەزم لە ئیشی ناو جەمع و ئەم بابەتانە نی هەر حەزەکەم خۆم ئیشکەم هەر سەرم لێ تێگەچێ بەخوا سەرم مێشێ بە بۆڵە بۆڵ و پرتە پرد و ورتە ورت ئەمە بە حساب خاڵی لاوازی خۆی وتووە لە حاڵەتەکە ئەم کاکەیەشمان هێناوە بۆ ئەوەی کە ببە بەڕێبەری فرۆشمان هێنامانە ببە مندوبمان بەنمونە زۆر باش وەڵامێکی ترمان هەیە چییە ئەویش کاتە دەستەکەم بە کارکردن میلی زیاترم بەرەو کارکردن بە تەنهایی هەبوو یعنی کاتە ئیشمە کرد حەزمەکە بە تەنها ئیش بکەم بەڵام هەستم کرد ئەم شێوازە کاریگەری لەسەر ئەنجامەکان نەبێت زۆر منطقیە هاتووە باسی نقطەیەکی زۆعفی خۆیەکە خاڵێکی لاوازی خۆیەکە و هەستیشی کردووە کە ئەمە کاریگەری هەیە بۆیە بە چالاکی کارم لەسەر پەرەپێدانی تواناکانی کاری بە کۆمەڵم کرد یعنی ئیش ێستا خۆی کردووە کە چۆن بتوانێت لە ناو کۆمەڵ و گروپ و تیمە ئیش بکات ئەمە چارەسەرەکەی خاڵە لاوازەکە چارەسەرەکەی دوایەوە دەستکەوتەکەی چییە سەرکەوتوانە توانیم سەرپەرشتی پرۆژەیەکی گەورە بکەم کە پێویستی بە چوار بەشی جیاواز هەبوو ئەنجامەکەیشی دابەزینی لە سەدا 20 خەرجیەکان بوو نقطەی زۆعفی وت دوایەوە هەوڵی چاکردنەکەی داوە و دوایەوەش دەرەنجامەکەی خاڵ لاوازەکە ڕاستەقینە بووە و باسی کردووە بەڵام چاکراوەکەی بیشان داوە نمونەی کردەیشی هێناوەتەوە هاوڕان پرسیارێکترمان هەیە طبعا تەکنیکی ترمان هەیە پردی نێگەتیڤ بۆ پۆزەتیڤ چۆن لە نێگەتیڤیەوە بڕۆی بەرە پۆزەتیڤ لە نەرێنیەوە بڕۆی بۆ ئەرێن پرسیار لێ کرێ بۆچی واز لە کاری پێشوێنە کورە داتوەرە بۆ باسکەن مدیرێکم هەبوو برایان ئیزعاج کابرایەکی زۆر سەختگیر بوو ئیجازەیان نەئەدامێ کورە زۆر ڕەزیل بوون کورە ئیتریە پیایە ئەڵی لە هین دانیشتووە عەزیزەکەم تۆ کاتێک ئەم شتانە باسەکەی ئەم شێوازە نەگەتیڤیانەی پێشتر باسەکەی کابرا ئەزانێت کە تۆ لێرەش بگیری دوایی لێرەش ئێرەش بەجێبهێڵی ئەی چی بکەین کەمێک باسی بارودۆخە نێگەتیڤەکە بکە بەس سوکایەتی بە کەس ناکەی نە بە بەڕێوەبەرەکەت نە بە هاوپیشەکەت نە بە ژینگەکە نە بە هیچ شوێنێک باسەوە بکە دوایەوە خێرا مۆزوعەکە بگۆڕە لە نێگەتیڤ بۆ پۆزەتیڤ ڕاستە ژینکە بەو شێوازە نێگەتیڤ بوو بەڵام شتی باشی لێ فێر بووم لەگەڵ ئەوەشا باسی ئەوە بکە ئەمەی کە فێربووی چۆن یارمەتی دەدات لە کارەکانی داهاتووتتا لە ئەزمونەکانی تردا ئەمە زۆر زۆر مهمە نمونەمان هەیە بەڕێوەبەرەکەم زۆر خراپ بوو ژینگەی کارەکە زۆر زۆر خراپ بوو ئەوەی کە ئەو عەرزم کردن زۆر زۆر نێگەتیڤ ئەم بابەتە ئەی چۆن ئەمە ئەگە وەڵامێکی بۆم شێوازە جوانە ئامادە بکەین لە کۆمپانیای پێشوم 3 ساڵ کارم کرد زۆر شتی بە نرخ فێر بووم یەڵا دەی ئەموتێتی بۆچی بەجێ هێشتووە بەتایبەت لە بواری فڵانە بەتایبەت لە بواری ژمێریاگە لە بواری کارگێڕیە لە بواری فرۆشە لە بواری هەر شتێکی تراکە بەڵام هەستم کرد کە دەرفەتی گەشەکردن و پەرەسەندن سنوودارە بۆم دەرکەوتە من لەمە زیاتر گەشە ناکەم منیش بە دوای شوێنێکە ئاگەڕێم کە بەرەو پێشچوونم سەوگەر بێتیایە بۆ بتوان پەرەی پێ بدەم شارەزایەکانم لێکۆڵنەوەم کرد و گەڕانم کردووە ناوبانگی ئێوەم بیستووە کە ئێوە بە ناوبانگن بە برەودان بە کارمەندان و دەرفەتی فێربوونی بەردەوام بۆ یەکان حەزەکەم لە خزمەت جەنابتانە دەست بەکار بوو زۆر جوانە هەم وەسفی ئەم لات کردووە هەم نقطەیەکی خاڵێکی لاوازی ئەو لات باس کردووە بەڵام پەڕاندنەوە کردوتە بە ئیستیغلالت کردووە قۆستەوە بۆ خۆت هیچ سوکایەتی نەکردووە فۆکەسی لەسەر داهاتووە نەگڕابردوو وەڵا ئەوە ئاوایان کرد وەڵا ئەوە ئاوایان کرد من ئەوامت ئەوە داوای ئیجازەم کردنیانە کرد نازانم چێن بابەتانە ئەمە باسی ڕابردوو وەرە باسی داهاتوو بکە بۆچی وازە لە ئیشەکەی پێشوو دەهێنێت وەڵی دەرفەتەکان سنووردار بوون بەڕاستیەکەی من بە دوای شوێنێک ئاگەڕێم کە توانە شارەزایەکان پەرە پێ بدەم بۆ یەکان ئێوەم هەڵبژاردووە
بابەتێکی ترمانەیە تەکنیکی ستارە ئەمە زۆر مهمە ئەم بابەتیان ئەگەداری ئەم بابەتەش بن ستار لە چوار پیت پێگاتەوە STAR S یعنی situation یعنی طبعا ئەم تەکنیکە زۆر کاریگرە بۆ وەڵامەکانی ئەزمون کاتێککە پرسیارە لێ ئەکرێ سەبارەت بە ئەزمون تۆ بەم شێوازە دەبێت جواب بێتەوە ئەم تەکنیکە بەکاربێنی تەکنیکەکان تەکنیکی ستارەکە یعنی چی S یعنی situation یعنی کورتە باسێک لەسەر بارودۆخەکە بکەن ئێستا دواتر بە جوانی ڕوونەکەمەوە دوای ئەوە ڕوونی بکەرەوە ئەرکی تۆ چی بوو لەو بارودۆخەیە بارودۆخێک باس بکە ئەنجا دوای ئەوە ڕوونی بکەرەوە ئەرکی تۆ چی بوو چیت کرد ڕاست ئەمە ئەرکی تۆ بوو ئەی چیت کرد تیمەکە نا تۆ چی کرد لە ئەنجامی ئەمریکا تۆ چی کرد چی ڕوویە ئەمە زۆر تەکنیکێکی زۆر ئەکادیمی بۆ جوابدانەوە یەکێکتر لە قولاپە زۆر بەهێزەکان نمونە بە نمونە پرسیارە لێ ئەکرێ باسێکمان بۆ بکە لە کاتێکدا ڕوبەڕووی هەڵەیەکی ژمێریاری یان داتایی بوویتەوە و چۆن چوارسەرت کرد ئەمە ئەزمونە ئادێ وەرە باسی ئەو حاڵەتەم بۆ بکە ئەمە کێشەیەکە لە سەردەمی ئیشکردن تا تۆ تووشی بوویت ئادێ بە زەحمەت چۆن توانیتە هەڵەیەکی ژمێریاری یان کەمی داتایی بوویتەوە یەکسەر باسێک لە بەپێی سیستمی یا بەپێی تەکنیکی ستار دەست پێ دەکەین S situation لە کۆتایی مانگا دەرکەوت ئەمە دەکسە باسەکە باسکەیت دەست خۆش پرسیارەکە زۆر جوانە ڕاستەکەی لە یەکێک لە مانگانە لە کۆتایی مانگا دەرکەوت کە راپۆرتی داهاتەکەمان هەڵەیە ژمارەکان لەگەڵ بانکەکان ناگونجێن جیاوازەکەشمان $50,000 ئەمە باسی حاڵەتە لە کۆتایی مانگا ئەمە بۆ دەرکەوت تی ئەرکەکەتە تاسک چی کرد ئەرکی تۆ چی بوو لێە وەک دیارێک پێویست بوو لە ماوەی 2 ڕۆژدا هەڵەکە بدۆزمەوە ڕاستی بکەمەوە وەکو ئەرک ئەمە ئەرکت چی بوو ئەی کردارەکە چی کرد تۆ چیت کرد هەموو تۆمارەکانم بە وردی پشکنم سیستەمەکانم بەراورد کرد دۆزیمەوە کە هەڵە لە سیستەمی کۆنەوە هاتووە هەڵەکە لە سیستەمی کۆنەوە هاتووە دوو جار حسابی هەندێک بڕیار کرا یان بەمە تۆ جار دوو مەسروفات داغڵ کراوە چارەسەری تەکنیکیشم بۆ کرد ئەنجامەکە چی بوو ژمارەکانم ڕاست کردەوە و سیستمی نوێم دامەزراند و بۆ ڕێگرکردنی لە دووبارە سیستمێکی تازەم دامەزران کە ئەم کێشەیە دووبارە نەبێتەوە و چەند نمونەیەک تیشمان لەم بابەتە هەیە بە نمونە لە سلایدەکە لاین بەزای خۆم هەیە نمونەیەکمان بۆ بهێنەرەوە کە تێدا پرۆسەیەک یان سیستمێکت باشتر کردووە بۆ زیادکردنی بەرهەمهێنان یعنی باسی ئەو حاڵەتەن بۆ بکە کە شتێکت کرد یا سیستمێکت داهێنا کە بەرهەمهێنانی زیاد کرد تۆ چۆن باسەکەیت بەم شێوازە بەشی کەرەستەکان زۆر کاتیان بەسەر دەبێت بۆ ئامادەکردنی راپۆرتەکان هەر ڕۆژە 4 کاتژمێر یعنی بە نمونە بۆ ئامادەکردنی راپۆرتەکان هەموو ڕۆژە 4 کاتژمێر کاتی پێویست بوو ئەمەکەم پێ سپێرە پرۆسەکە خێراتر بکەم کاتی بەکارهێنان کەم بکەمەوە سیستمێکی دیجیتاڵی نوێم جێگیر کرد توانیم قاڵبێکی ئۆتۆماتیکی دروست بکەم تیمەکەم ڕاهێنا چاودێریم لە جێگیرکردنەکە کرد یعنی چی یعنی سیستمێکی دروست کردووە سیستمێکی دیجیتاڵی و قاڵبیشی ئامادە کردووە وەکوی کە پێشتر من لە بابەتی 5 ساڵەکە باسم کرد کۆمەڵێک قاڵب و تمپلیتی ئامادە کردووە و کارمەندەکانی فێر کردووە لەسەر ئەم بابەتە ئەو کاتە چی ڕوویاوە کاتی ئامادەکردنی راپۆرت لە 4 کاتژمێرەوە بۆ 45 خولەک کەم بوویەوە ئەو کاتە بەرهەمهێنان زیادی کرد زۆر باش ئەمە تەکنیکانی ستار ئاگادار بە ئەم شێوازە بۆ ئەم جۆرە پرسیارانە سەریکە هەر جارێک تەواان ئەمە هەرێکێک لە بابەتانە کۆمەڵک چیرۆکن ئەم چیرۆکانە ئەو دەستکەوتانن کە تۆ لە کاتی ئیشکردن تا بەدەست دێناون بە نمونە هاوکارێکت هەبوو ئەم هاوکار نەهاتۆ بەدەمتەوە یان کاریگەری لەسەر ئیشەکەیتەوە بووە چۆن توانیتە هاوکارێکت کە دژ بوون بە یەکەوە بتوانیت قەنەعەتی پێ بکەی یا بیهێنیتە سەرڕێ چۆن بتوانیتە ئەوە بکەیت ئەو کاتە تۆ ئەبێ بێت بەم شێوازە ئەمە کردبێتە بە چیرۆک ئەگەر ڕووی یاوە لە ژیان ئاگادار بە ئەم بابەتانە واقعی بن هەر چیرۆکێک ئەتوانی بۆ چەند پرسیارێکی جیاواز داڕێژیتەوە هەمیشە پێش چاوپێکەوتن 5 بۆ 8 چیرۆک ئامادە بکەن
یەک بابەتی ترمان هەیە کە زۆر گرنگە. ئایا پرسیارت هەیە لە کۆتایی هەموو شتێک تەواو بێڵێ ئایا پرسیارێکت هەیە؟ هیچ پرسیارێت ئێمە پرسیارمان تەواو بوو، چاپێککەوتنکارەکان ئەڵێن ئێمە پرسیارەکانمان تەواو بوو. تۆ هیچ پرسیارێکت هەیە؟ جەنابی شیە فەرمێ نەوەڵا دەستان خۆش بێ کەی جواب مەدەنەوە. زۆر خەتەر ئەم بابەتە. ئەی لە بەرامبەرە ئەکرێ کۆمەڵە پرسیارت هەبێت. ئەم پرسیارانە ڕادەی ئەکادمی پیشەیی تۆ دەرەخەن کە من دواتر لە قاڵبێکە نزیک بە 50 پرسیارم ئامادە کردو بۆتان. ئەو پرسیارانان کە گونجاوە تۆی کارخواز بتانی بیکەی لە خاوەنکارەکە یا چاپێکەوتنکارەکە. یخ من ڕۆشتم ئەو پرسیارم لێ بکە ئێستا پرسیار لەوکەم بڵێ وەرە سەری پرسیارانەکە. پیۆرەکانی سەرکەوتن لەم چین لەم پۆستەدا لەم پۆستەی کە من بۆیتوم بە چ پێوەرێک سەرکەوتن ئەپێورێ جوانە ئەو کەسە با جواب بباتەوە. چیوە لە کەسێک دەکات لەم پۆستا سەرکەوتوو بێت؟ هەرلەکانی پەرەسەندن لەم پۆستە بۆ کەسێک چییە چۆنە؟ ئەمە وەکو پێڵێن ئەمە زەڕبە قازیە تر هەموو شتێک کۆتایی پێ هاتوواتە سەر ئەمە ئەیتر پێویستەکە ئەم پرسیارانەت لەلا بێت. هاوڕانی بەڕێزم ڕاستە موهیمە ئەم پرسیارانە بکەیت بۆ جێی خۆی ئەگرێت، بەڵام زۆر گرنگە ئاگاداربی کە بزانین دەبێت چی بپرسیت و ئەبێت لە چیش دوور بکەویتەوە. ئەمە زۆر مهمە. بەنمونە پرسیارەکانت بە شەخسی نەبن، ئاگاداری بابەتە بە باسی ئەوە مەکە ئایا دەتوانم لەم ڕۆژان و لەو ڕۆژانە مۆڵەت وەربگرم بۆ هەڵیگرە بۆ دوایی. لەسەر موچە پرسیار مەکە جارەکە ئەوە هەڵگرە بۆ دوایی پێشکەشکردنەکە. پرسیارەکانە با شەخسی نەبن وەکوی کە عەرزم کردم. کۆمەڵی خاڵی پراکتیکی وەکو کۆتایی هێنان بە بابەتی بەرچاوڕوونی لە کۆتایی ئەمەتان عەرز دەکەم. ئەویش ئەوەیە کە پرسیار وەڵامەکان لە فایلێکدا بنووسە ڕۆژانە پێیا بچرانی کۆمەڵێک پرسیار لە خۆت بکە کە ئەگەر لێت بکرێ وەڵامەکانی بدەرەوە ڕۆژانە پێیا بچۆرەوە جۆرە لە جۆرەکان لی تێ بگە بە قەنەعەتەوە لەبێ وەڵامەکە لەوێ ئاسان بێت نەک و ئەبەم شێوازە. پێنج بۆ حەوت نمونەی کردەیی ئامادە بکە بۆ ئەزمون سەرکەوتنەکان دووکە و بابەتی چیرۆکێک کە عەرزم کردم. کاتی وەڵامدانەوە بە کاتژمێر دیاری بکە، یعنی بۆ هەر وەڵامێک 1 دقە بۆ 2 دقە دابنێن نەک ئیتر تەفاسیل دایڕێژیت. ئاگادار بە ئەو وشانە کە دەیانڕێی زۆر گرنگن پێویستەکە پیشەی و وشەی گونجاو بەکاربێنیت، وشەی بازاڕی زۆر بەکارمێنە، وشەی ناڕەسمی و نائەکادمی بەکارمێنە بەتایبەتی بزانە چ زمانێک بە پێی پۆستەکە ئەگونجێ ئەو بۆ شوازە قساکەی. با وەڵامەکان ڕنگدانەوەی کەسایەتی خۆت بن نەک وەک ڕۆبۆتێک. بەشی کۆتاییمان زمانی جەستەیە. زمانی جەستەمان چۆن بێت چی بێت؟ تەمان ئامارێکمان هەیە لە 155 زمانی جەستە زۆر گرنگە، لە 138 دەنگ و تۆنەکەت زۆر گرنگە، لە 107 وشەکانت زۆر گرنگە. کەواتە ئاگادار بە زمانی جەستە زۆر گرنگە. چاپێکەوتنکەران دووبارە یەکەینەوە لە حەوت چرکەی سەرەتاییە بڕیاری سەرەتایی ئەدەن، هەراوە کەسە یەک دەکەن ناگاتە دە چرکە بڕیارێک ئەدەن لە دڵی خۆیانە مەگە دواتر ئەڵڵاهومە شتێک بیانگۆڕێت. زمانی جەستە هەمان گرنگی وشەکانی ناو سیڤەکەتی هەیە، یعنی تۆ چەندێک گرنگە لە ناو سیڤەکەت زۆرجار تۆ سیڤ نەتوانی گورانی زۆرجار کەسێک سیڤەیەکی نووسیوە تەرتیب زۆر ئیجازە بدەن. لێرە یەک نمونەی خۆشتان بۆ باسکەم ئەمڕۆ لەگەڵ یەکێک لە مامۆستا بەڕێزەکانم قسەمان نەکرد سەبارەت بە گرنگی ئەم بابەتی کە من ئەمشەو لە خزمەتانە ویستم عەرزتان بکەم. باسی ئەوەی کرد کە سیڤیەکیان سەدەمی خۆی کاتێککە من سیڤیم نووسی ویستم تەقدیمی کەم بۆ پەیمانگایەک وتی ئەو کەسێک کە سیڤەکەی بۆ نووسیم ئەوی بەخوا من تەنها ئەمزانی کۆمپیوتەر هەڵداژێنمەوە بەڵام ئەو نووسی وی شارەزار لە
ئەگزل و وۆرد و پاوەرپۆینت و ئیتر هاتوو پیایا 1000 بەرنامەی نووسی و هەزانە بەڵام دنیای بەرنامەی نووسی کە ناوەکەیان نەزانی بیخوێنمەوە وتم کاکە وامەکە لێ نازانم وتی نا تا زۆرتر بێ باشترە ئازاح دوای ئەوە طبعا ئەم بەشەی تریان کە باس یەکەم باسی ڕادەی هۆشیاری بۆ سەبارەت بە CV لەو سەردەمایە چۆن بیرکراوەتەوە ئەم مامۆستا بەڕێزە خاتون بوو وتی من محەجەبە بووم ئەو کەسێک کە سیڤەکەی بۆ دروستەکردن ڕسمی کچێکی ئێرانی هەنا خستێ سەر سیڤەکە وتمەوە بۆ واکەی وتی ناتۆ محەجەبەی با یەکەم جار سیڤەکە و ببینن ئەبەم ڕوێنەوە داوا بکەن بڕێتە چاپێکەوتنەوە ئەنجاوکم سەریکە ها حەدی بابەتی چاپێکەوتن بڵێم حەدی هۆشیاری CV چۆن بۆ لەو سەردەمەیە بۆ یەکان ئاگادار بە ڕاستە ئەکرێ سیڤیەکی زۆر پرۆفیشناڵانە بنووسی خواخوایان بێ بچیتە چاپێکەوتنەوە کە ڕۆشتە چاپێکەوتنەوە هەر یەکەم دەستانەی سەرەتا دەچورکەی سەرەتا یەکسەر هەستەکەن کە ئایا تۆ شایستەی ئەم CV یانە هەڵتە سەنگێنن شێوازی دانیشتنمان چۆن بێت ئەمە زۆر گرنگە ئاگادار بن ئەم شتانە بە سادەیی سیر مەکەن کە چوومەتە قوڵای ئەم بابەتەوە پێویست بووە کە قەسەری قسە بکەم جەستت با لەسەر خۆ ڕێک بێت نە زۆر کوورکەوە قاچت زۆر پان و بڵاو مەکەرەوە پشتە ڕێک بێت نە زۆر قوچاوە بێت نە زۆر پاڵکەوتوی بۆ دواوە زۆر قوچاوە بێت کەسێکی مەزلوم و منکومی زۆر بۆ دواوە بێت کەسێکی بێمنە دەراکەوی بەرەو پێشەوە کەمێ بچەمێرە دە بۆ 15 پلە بچەمێرە بە زۆر نە نیشانەی گوێگرتن و بایەخی پێدانە دەستەکان با لەسەر باوەشت بن یا لەسەر مێزێک دابین ئەگەر مێز دەبین تا نابوو مەیخە ژێر مێزەکەەوە چونکە عادەتەن دەست جۆرێکە لە زمانی جستەی تیاخمێنێتەوە کە زۆر گوشین یابەتانە دەرەکەوێکە جۆرێکە لە سترێس و ئەم مۆزوعانە بۆ یەکان زۆر بە سادەی لەسەر مێزەکە دایانیت یا لە باوەشتا بێ قاچەکانت ئەگەدا بە قاچۆن بابەتانە لێ دوورکەوەرە بە هەموو شێوازێک بە نەرمی بیخەرە پاڵێک یا بیخە سەرێک بەڵام یعنی ئەتوانانی لەسەر ئەوتیانداین بە تایبەتی بۆ خانمان ئەم بابەتە گونجاوترە ئەگران شێوازێکی سادە ئەمە شێوازی دانیشتن شێوازی ڕاوەستن زۆرجار ڕاوەستان بەشێکە لە بابەتەکە ئەویش ئەوەیە پێش چوونە چاپێکەوتنەکەەوە ڕێک بۆسە بەس زۆر ڕقمە بە پشتە ڕێک بێت و شان وها کەمێک بۆ دوام عنی زۆر زاڵ دەرمەکە بەڵام زۆرش خۆ دووبارە عەرزەکە کوڕمەکەرەوە بە قاچەکان بە پانی شانەکان بێت ئەوە زۆر نزیک نەبێت ئەو تەلەبەی مەکتەب قاچە بنووسێت بەیەکەوە وە زۆر شپانی مەکەرەوە ڕێکی شانەکانت دەستەکان نەخێتە گیرفانتەوە بیکە لە ڕێی خوا با لە بەردەم تابن باسی ڕۆشتن و ئەم بابەتانە ڕێڕەویەکانە ئەبێ زۆر هێواش و نەرم لەسەر خۆ ڕێ بکەیت وە کاتێک کە جوڵەکەی هێواش و نەرم بە کاتێک کە دەست بەرز دەکەیت شتێکیان شانەی چڵق پام لابە و لاش دەستێنان بردننا زۆر بە هێواشی باتەکێتێکی جوان دانیشتن ئەمە زۆر زۆمیە پێش دانیشتن چاوەڕێی ڕێنمایی بکە یان بپرسە دەتوان لێرە دابیشم یان بپرسە پێنی من بۆ دانیشتنەکە کامەیە ئەمە زۆر گرنگە هەستانەوە بۆ چاپێکەوتن ئاگاداریان بابەتە بە کە چاپێکەوتنەکە تەواو بێ یەکسەر هەڵمەسەرەوە دەستان خۆش و ماڵتانەوە بێ کاتم گرتن خواحافیز هێواش نەرم کەلوپەلەکانت کۆبکەرەوە کۆتایی سوپاس بکە هەڵە باوەکان و چۆنێتی خۆلادان لێیان لە ماڵەوە تاوان خۆشیارکردنەوەیەک لە چارەسەرکردنی ئەم بابەتانە تۆ ئەبێ خۆ دۆشارکەیتەوە لەم بابەتەیە ئەویش ئەوەیەکە لە ماڵە ڤیدیۆ خۆتۆمار بکەوە بۆ ببینی کە چۆنیت لە بەردەم ئاوێنەیە ڕاهێنان بکە بە دانیشتنیش و بەهستانەوە و لەسەر کورسیش هەمومان هەڵەیەکی باومان هەیە هی خۆت دەستنیشان بکە و چارەسەریکە پێشوەخت ئەنجامدانی 5 خولەک پێش چاپێکەوتن زمانی جەستەوشتت ڕێکەرەوە و بیەڕۆ لە قاڵ قسەی کۆتایی زمانی جەستا زایدن شێوازی خۆپێشکەشکردنێکی گونجاو یەکسانە بە سەرکەوتن لە چاپێکەوتن ئومێد دەکەم کە ئەو کاتی بە منتاندا شتانێکتان لە خۆتان نابردی بێتەوە کە قیمەتی ئەوەی هەبێت کە ئەم کاتە پیرۆزەی خۆتان لەم مۆزوعەیە لەم بابەتەیە سەرف کرد بڕزانم
لە کۆتاییە لە سەرەتاوە عەرزم کردن کە من کۆمەڵی خزمەتگوزاریم هەیە لە خزمەت جەنابتانە ئێستا لە سلایدی کۆتاییە عەرزتان دەکەم ئەو بەڕێزانەی کە بەشدار بوون لەم سیمینارەیە هەتاوەکو یەک هەفتە ڕاوێژکاری دروستکردنی CV کاریگەر بمەوە یەک هەفتە لە خزمەتیان نابن بێ بەرامبەر ئەتەوێت CV کاریگەر دروست بکەیت ناوی خۆت لە چناڵەکە بنێرە یاتوانین لە تایبەت بۆم بنێری ڕاوێژکاری چۆن بتوانین CV-یەکی جوان و کاریگەر دروست بکەین بەپێی هەموو ڕێنمایانە کە عەرزم کردن جۆرەکانی و شێوازی بەشەکانی بۆ شێوازە ئەمە یەک دوو 180 پرسیاری گرنگ 180 پرسیاری گرنگم ئامادە کردووە بە وەڵامەکانیشیانەوە بۆ ڕۆژ چاوپێکەوتن ئەمەش بە فایلێکی PDF خەمە خزمەت جەناب پرسیاری عەجیب و غەریبی تایە کات نەبوو لە خزمەتانە عەرزی بکەم وەڵامەکەشی دراوەتەوە تۆ بەپێی ئەو پۆستێکە بۆیە چی بۆ چاوپێکەوتن پرسیارەکەی خۆت بدۆزەرەوە سێ چوار پرسیار لەمانە ئامادە بکە و وەڵامەکانیان ئامادە بکە و چۆرە ژوورەوە سێەم 50 قاڵبی ئامادە لە پرۆفیشناڵترین دیزاینی CV ئامادەکرا یعنی CV ئامادەکرا 50 دانە تەمان زیاتریش ئەگاتە دەوری 60 دانە بەس نووسیمە 50 دانە CV ئامادەکرا و شایستەیە بۆ دەستکاریکردن یعنی تۆ تەنها بە شێوازێک خەمە خزمەت جەنابتان ئەتوانی دەستکاری بکەیت تێمپلیتە یعنی قاڵبی ئامادەکراوە تەنها نووسینەکانی ئەو بگۆڕە ئێتر ئەبێتە CV-یەکەی تۆ لە پرۆفیشناڵترین دیزاینەکانە یعنی لەمە باشتر جوانتر لە دنیا دەست ناکەوێت لە ئێستاە ئەمە تەحەدیەکە ئەتوانن دواتر لە خزمەتان نابم چوارەم 53 پرسیار کە گونجاوە کارخواز لە چاپێکەوتنکەرانی بکات لە کات چاپێکەوتنە ئەو 53 پرسیار کە پێشتر عەرزم کردن 53 پرسیار مێناوە پێی پۆزیشنەکە بەپێی حاڵەتەکە هەندێکیان هەڵبژێری یەک یا دوان یا سیانی هەڵبژێریت و لەوێ لە چاپێکەوتنکەرانێکی ئەەکەیت پێنجەم دەلینکی یان زیاتر لە دەلینک تۆڕی پیشەیی بۆ بڵاوکردنەوەی هەلیکار کە ئەمانە ڕەسمین ئەویش بە فایلێک خەمە خزمەت جەنابتان و لە ناو کەناڵەکەدا داهێنێ ومێ دەکەم کە ئەم کاتێک کە بەم بابەتتاندا جێ خۆی گرت بێت و بە توێشوێکی پڕەوە فافیزی لە یەکتر بکەین برایانی بەڕێزم شکانی بەڕێز هاوڕێیانی عەزیزم هەر کەسێک پرسیاری هەیە لە ماوەی ئەم 8 دقەیە لە خزمەت جەنابتان نابین فەرموو ئەگەر هەر کەسێک پرسیاری هەیە لە خزمەتتان نابین کاک سەرکاری بەڕێز فەرموو کاک بڕۆگیان ساو لێبێ کاک سەرکاری بەڕێز کاک بڕۆگیان دەنگم هەیە بەڵە قوربان فەرموو دەستەکان خۆش بێ سوپاڵ بۆیە زانیاریەکان ماڵە ئاوا بێ یەخوا انشاءالله بۆ مێدی سوود کاک سەرکاری بەڕێز یەخوا بێ کاک بڕۆگیان وەڵامی من یەک پرسیار ئیسا بۆم بوو بۆ پرسیار زۆر جار ئەمەمان بینیویان بیستووە لە ناو چاپێکەوتنی کارە جەوێکی فرێندلی دەم هاوڕێیانە دروست بۆ پێکەنین و ئەو شتانە ئەمە تا چەند لە هینەکە کوالیتی چاپێکەوتنەکە کەمەکە یان زیاد دەکا یان کاریگەری هەیە هەندێک جار وە دەست خۆیان نەبووە ینی لە هەردوو لە جاری وایە بەهۆی پێشکەشکارەکە بۆ جاریە بەهۆی کۆمپانیا وەرگرتنەکە بۆ جەوێکی هاوڕێیانە و پێکەنین و سوحبەت و ئەو شتانە دروست بووە زۆر باش دەست خۆش بە کاک سەرکاری بەڕێز سپەرم خۆش لە خزمەت خاتو ساوێن سلااو لێبێت مامۆستا باشیت سەرسەرم خاتونی بەڕێزم زۆر سپاس مامۆستا هەر ویستم سپاس بکەم بۆ کات بەخشینت بەمە بۆ ئەو دەرفەتە کە جێمان لەو قسە بە سوودانت بی بەڕاستی زۆر ینی سفادەی باشی هەیە ئینشاڵڵا جەماعەتیشی سفادەیان لێ کردبێ زۆر سپاس دەکەم بەس بەنسبەت ئەو 180 پرسیار گوتە دەتوانین ینی پرسیار و جوابی ناو چاپێکەوتنە مەسەجت بۆ بنێرین ینی بتانین ئەو زانیاریانە ببینین سەرەتا سەبارەت بە دەستخۆشیەکەتان زۆر سپاس بۆ جەنابتان ئەم جۆرە لە دەستخۆشی هاندانی زیاد
ئێمە بەخشێ خی گەورە هاوکارمان بێ بەکارمان بێن لە کاری خێرا ئینشاءڵڵا ئێمە بۆمان دەرکەوتبوو من خۆم ئەزمموی زیاتر لە 100 چاپێکەوتن و پێداچوونەوەم زیاتر لە 100 بۆ 150 CV هەبووە لە مەجالەیە لە کوک لە هەولێر لە سلێمانیش و بەڕاستیەکەی ئەمەم دەرک پێکردبوو زۆرێک لە هەڵەکان و دەست نەکەوتن و بەدەستدانی دەرفەتەکان و دەست نەکەوتنی کارەکان ئەگەرێتەوە بەشێکی یەکەم هەنگاوی سیڤەکەمان سیڤی کاریگەر نییە دووەم شێوازی مامەڵەکردمان لە چاپێکەوتنەکانە شێوازێکی ئەکادیمی و ئەتەکێتێکی بە ئەتەکێتەوە نییە بۆ یەکان لە سۆنگەی هەست بە بەرپرسیارەتیکردنەوە ئەم ئەرکەمان خستە سەرشانمان بە ئومێدیەوەی کە خوای گەورە بە ئەجر بمان بنووسێت و سپاس بۆ جەنابتان سەوار بە پرسیارەکان کە جەناب دەفەرمووی بەڵێ لە تایبەت ئەتوانن پەیوەندی بکەن بە خزمەت جەنابتان نامەم بەجێ بێڵن بۆتانەنێرم بە فایلی PDF ئینشاءڵڵا لە خزمەتانە کێ لە هاوڕانی بەڕێز پرسیاری تری هەیە با لە خزمەتیابین هاوڕانی بەڕێز 5 دقیقە کاتمان ماوە ئەگەر ئەزانم پرسیار نییە یەک مۆزوع هەیە زۆر جددیە بەلامەوە حەزمەکە لە خزمەتانە عەرز بکەم ئەویش ئەوەیەکە گەڕانێکی خێرام کرد لە ناو پلاتفۆرمی لینکدین ئەو کەسە بەڕێزانەی کە لەم مەجالی لەم بواری چاپێکەوتنەیە سەروبارێکیان هەیە سەرکارێکیان هەیە کۆمەڵێک گلەییان هەیە لەو کەسانەی کە دێنە چاپێکەوتنەوە کۆمەڵێک تێبینیان هەیە کە ئەم تێبینیانە ئەم گلەیانە ڕۆزانن کە لەوێ دەردی حاڵیان باس کردووە کە بەڕاستی بێتاقەتن بەم مۆزوعە بۆ یەکان هەوڵ دەدەم بە خێرایی ئەوەی کە توانیم لە خزمەتانە عەرزیکەم دیارە پرسیار نییە بۆ یەکان با ئیسفادە لە کاتەکە بکەم ئەم 4-5 دقیقەیە بۆ ئەم مۆزوعە یەکێک لەو بەڕێزانە نووسی بووی لە دوای ئەوەی کە هاتوتە ناو چاپێکەوتنەوە تۆ موچەکەت بەدڵ نەبووە تەبیعیەتەوە بەدڵ نەبووە ئایا زۆر قورسە بە مەسیجێک سوپاسی دامەزراوەکە بکەیت و هۆکارەکە ڕوون بکەیتەوە کە بۆ قبول نەکردووە یانی دامەزراوەکە ئەویان قبول کردووە ئەو کاتە لەسەر موچە ڕێک نەکەوتون ئەم ڕۆشتووە و هیچی نەوتووە ئەڵێ ئایا قورسە بە مەسیجێک سوپاسی دامەزراوەکە بکەیت دامەزراوە کاتی بەتە داوە بڵێ لەبەر ئەم بابەتە قبولم نەکردووە چەند هەڵەیە کە پێویستە خۆمان لێ بە دوور بگرین لە کات چاپێکەوتن ئەمە کۆمەڵێ ئەمە قسەی ئەو بەڕێزانەیە کە چاپێکەوتن ئەنجامەدەن نەبوونی زانیاری لەسەر کۆمپانیاکە بە شێوازی گشتی یعنی تۆ پێش چاپێکەوتن پێویستەکات بەڕاستی چی بکەیت زانیاری بەگشتی لەسەر ئەو کۆمپانیایە وەربگرتی بێت خراپ باسکردنی کاری پێشوت باڵانس ڕانەگرتن یعنی زۆر زۆر متمانە بە خۆبوون دەرمەکەوە و زۆریش داماویلکە دەرمەکەوە باشە چێک نەکردنەوەی سیڤەکەت هەلێکی کار هەیە یەکسە بڕۆ تەقدیمیکە بڕۆ پێشەوە نازان چی کارۆتەوێش کۆمەڵەشت وەڵا خۆ چێک نەکردێتەوە موقیفی ئیحراجت بۆ دروستە بێ یەکێک لە هەڵە کوشندەکان دیاریکردنی یەک بڕی موچەیە من بە 1,500,000 کەمتر ئیش ناکەم ئەخر ناکرێت بۆ یەکان جوانترین و باشترین شێوازەوەیە کە ڕەنجێک دابنرێ لە خەیاڵی خۆتە نزمترین بەرزترین یەکێک لەو بەڕێزانە کە زۆر جوان و بەلامەوە کە ئەم بابەتێکی نووسی بووی ئاگاداری ئەو پۆست و وێنانە بکە بڵاویەکەیتەوە یعنی چی کەسایەتیت مەخەرەژێ پرسیارەوە ڕاستە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئازادیەکیان داوە بە تاک بەس ئەم ئازادیە دواتر دەبێتە مەترسی بۆتە ئەگەر نەزانی بە شێوازێکی جوان بەکاری بهێنیت بڵاوکردنەوەی کۆمەڵێک ڕسم و کۆمەڵێک تاتۆ و کۆمەڵێک شێوازی لەختەکردن و کۆمەڵێک شوێن کە بۆی ڕۆشتویت ئۆتۆماتیکی ئەم کەسە کاتێکە ئەچێتە چاپێکەوتنێکەوە پێش چاپێکەوتن کە سیڤیە گەنێری سێرچێکت بۆ ئۆکرێ گەڕانێکت بۆ ئۆکرێ لە سۆشیال میدیا و کە ئەبینن ئەم کەسە بۆ ئیشی ئێمە ناشێ نبەخۆ حەزەری خۆت بکە لەگەڵ کێ دەرەکەوی بۆ کوێیەکی
چی ئەڵێ وێنە چی بڵاوەکەیتەوە کەواتە پرۆفایلی تۆ یا سیڤی تۆ ڕاست ئەم وەرەقەیەکە نردوتە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێستا سۆشیال میدیاکانت پرۆفایل و سیڤیەکی زۆر حەقیقی تۆن لە سیڤی ئەکرێ بە دڵی خۆت شت بڵێ بەڵام کابرا کاتێک کە دێتە ناو پرۆفایلەکانتەوە ئەو ماهیەت و حەقیقەتی تۆ لەوێ دەرەکەوێت بابەتێکی زۆر جوان بوو بابەتێکی تریش تۆزە تەنزە ئامێزە یەکێک لەو هاوڕێیانەمان نووسی بوو لە لینکدین نووسیوێتی کاتێک دەڕۆتە چاپێککەوتن لە کۆمپانیا ئەگەر لە ئەمریکا بیت ئەڵێ لە چ شتێک شارەزایت هەیە لە ئەوروپاوی دەڵێت تواناکانت چین لە کوردستانەوە کێ تۆی نردووە بەداخەوە بۆ ئومێدەوەی بەرە باشتر بڕوات کە ئەلحەمدولیلا من ئەبینم زۆر بەرە باشتر بۆ پێ شتی تریش هەبوو بەڵام ئەمە کۆمەڵە لەو بابەتانە بوو کە لە خزمەتانە عەرز بکەم عەرزتان بکەم دەستان خۆش بێ دەشتان ساغ بێ زۆر خۆشحاڵم لە خزمەت جەنابتانە بە ئومێدی ئەوەی کە ئینشاءڵڵا لە چالاکیەکی ترە لە بابەتێکی ترە بتوانم دووبارە خزمەت بە کەسانی بەڕێزی وەکو جەنابتان بکەم ئەوانەی کە شایستن بۆ شایستن لەبەر ئەوەی کە بە دوای پێشکەوتن و سەرکەوتنە ئەگەڕێن ئینشاءڵڵا داواکەم خوای گەورە هەموو لایەکمان سەربەز و سەلامەت و لەش ساغ و تەندروست بکە ئینشاءڵڵا